ئەم کاتە و هەموو کاتێکتان باش ئازیزان دۆستانی فیلم سازان، خۆشحاڵین وا جارێکیکە لە بەرنامەکەی خۆتان بە یەک شا دەبینەوە. بمبەخشن لەبەرەوەی ئەم ماوەیە سەرقاڵی سەفەر و گەشتم، یەکشەمی پێشوو نەمتوانی خۆم ئامادەکەم و هەر لە خشتەشدا وانەمدا نەنابوو و دوو وانەمان دەست پێکات، دوای ئەو دووانەیە اینجا دووانەی کەش دوو یەکشەمی کەش جارێکی کە ناتوانم لەبەرەوەی ترە کەومە گەشت و فڕین و ئەوانە کاتەکان جیاوازەوانە ڕێک ناکەوێت، لەو کاتەشە هەروانەکان ڕائگیرێن. وانەی ئەم شەومان وانەیەکە زۆر پێویستە بۆ هەموو فیلم سازان. ئەم وانەیە بەردی بنەڕەتی فیلم سازیە و بە تایبەت بازاڕی فیلم سازی، بە تایبەت چۆن فیلمەکەت پارەی بۆ پەیاکەی، چۆن ئەیخەیتە بەر کەمپەنیەکان، چۆن وای لێ ئەەکەی لە ڕێی کەمپەنیەکانەوە بودجەی بۆ تەرخان کرێ و سەرنجیان ڕابکێشرێ و یەکسەر بیکەن. ئەڵبەتە لە فیلم سازیە جۆرێک تەرزێک هەیە بۆ پێشکەشکردنی پوختەی زارەکی یا نووسین یا هەندێک جاریش بە بینراو بە ڤیدیۆ بیرۆکەی فیلم یا زنجیرەیەکی تەلەڤزۆنی یا تەنانەت بەرنامە. هەندێک بەرنامە هەیە زۆر تایبەتن ئەبێ ئەو تەرزە بەکاربێنی، بەگشتی ئەمە لەلایەن سیناریۆنووس یا دەرهێنەری فیلمەوە بۆ بەرهەمهێنەرانی فیلم یان بەڕێوەبەری ستۆدیۆیەک ئەم تەرزە دائەڕێژرێت. ئەم تەرزە پێی ئەوترێت، بە ئەنگلیزی پێی ئەوترێت پیچینگ فیلم یان فیلم پیچ. ئەمە لە کاتێکایە کە سیناریۆنووس بیرۆکەیەک بۆ فیلمێکی درێژ بێ، کورد بێ یا زنجیرە درامایەک پێشکەش بەو کەسانە بکات کە ئەتوانن یارمەتی دارایی یان بەرهەمهێنانی بدەن، بە هیوای دەستەبەرکردنی بودجە لە دەستپێکی نووسینی یەکەم ڕەشنووسی فیلمەکەەوە تا ئیتر کۆتایی. فیلم پیچین بۆ هەموو چەمکە جیاوازەکانی بەرهەمهێنان بەکارهێنرێت، وەکو کاستینگ بێ، دابەشکردن بێ، بە تایبەت بۆ هاندانی بەرهەمهێنەرانی فیلمە بۆ دابینکردنی بودجەی پرۆژەکە. بۆ ئەم بابەتەمان ئەم شەو هاوڕێی ئازیزم کاک ئالان هەمووان لەگەڵمانایە. کاک ئالان گیان یاخوا بەخێربێی باندیەمان. خۆش بێ، زۆر سپاس دەکەم کاک سەرکەوتیان، زۆر سپاس بۆ تۆ بۆ هەموو بینەران بیسەران. حتمما باش گوێت لە دەنگمە هەموو شتێک کلێر. کاک ئالان من جارێمە یەک پرسیارێ بکەم بچمە ناو چەمکێکەوە، ئەویش ئەوەیە کە با بڵێن ئەم دەستەواژەی پیچینە وەختی خۆی لە مامەڵەی فرۆشتنەوە وەرگیراوە، لە بینی ئەوە نیە کڕین و فرۆشتنە. لە کوردەواریە من دوایەوەی پرسوڕام بە زۆرێک لە برادرە فیلم سازە ئازیزەکانم کرد، ئەو زاتانی کە بە کوردی پارا و بەردەوام بۆ فیلم سازی ئەنووسن و شرۆڤە ئەکەن، هێشتا کەسمان نەگەشتونێتە ئەوەی ڕێک وشەیەکی بەرامبەری بۆ بدۆزینەوە، بۆیە هەر پیچینەکە تا ئێستا بەکارێنین. بەڵام من ئەمڕۆ وشەیەکم بیرکەوتەوە کاک ئالان، حەزەکەمە وشەیە باسکەم، بەڵام ئەویش لە لای من بڕیار نییە یەکسەر بڵێن بام وشەیە بەکاربێنین. وشەیەکێ لە باوکم وەختی خۆی بەکاری هێناوە لە هەفتاکان بیرمە، دانە و داو. ئێمە تووتنچی بووین، تووتنمانە فرۆشت، باوکمەیوت ئەبێ وا دانە و داویکەیت یەکسەر کابراوی کڕێنێت. یانی وا تۆ بتوانی بیرۆکەکەت بکەی کە بیسەرەکانت بینەرەکانت قەناعەت بکەیت تووتنەکەت بکەن. اینجا دانە و داو چییە؟ هەن بۆ دان هەڵە ڕێژی بۆ کۆتر، بۆی دان بۆ کەوت جیاوازە، داوەکەی جیاوازە، هەر یەکە و شێوازی خۆی هەیە بۆی یەکسەری بیگری. ئێستا کاتێ باسی مێژوویەوە کەم کە ئەموشە لەکوێوە هاتووە ڕێ تەقریبەن ئەلۆ بابەتەیە کە خۆت باسی دەکەی لەبەرەوەی پێش فیلم سازی پێش وا بزانم کاتی خۆشی جارێک لە کاکەی بەهارم بیستووە ئەویتە بێ قولاپیکەی. قولاپیکەی
ها قولاپیش تا ڕادەیەک نزیکە بەس تەڵەیاندا و پێم وایە جوان نایەتەوە بەڵام من دانە و دواوم لە دانە و داوم لە قولاپەکە پێ جوانترە چونکە ئێمە لە کوردەواریە دانە و داو زیاتر بەکارێنین ئیتر نازانمەوە بێ دوای پرسیار بە برادرانیش کەم بزانمەوانش چیڵێن حتمما چاوەڕێەوەکەم بزانم ئێمە مەبەستەکەمان چیە هەروەها زۆر ئەساسە لە هەر بەرنامەیەکە کەسێکی کە با بڵێن بێژۆرەکە بتوانێت مەبەستەکەی بگەێنێ زەرورە جا بۆیە پێویستیم لەوانەیە بەدەدا قەچارێکی بێ بۆ پێناسەکردن و مێژووەکە و مەبەستەکەمان لە چییە من حەزەوە تۆ ئەم وشەیە خۆت لەلای بەڕای تۆ لە چیەوە هات لە کۆوە هات و مێژووەکە چۆنە ئەگەر بێت و باسی بکەیت خۆشحاڵە بم فەرموو لە خزمەتە سپاس پێش دەستێکردن وەکو واجبێت بیرمان نەچێ ئاوڕەیەکی بەڕێزمانەیە لە فیلمسازان و ئیتر هونەرمەندێکی ناسراویشە لە کوردستان کاک جەلال حەمیدەمین جەلال محەممەدەمین زیاتر پێڵێن جەلال هەزارکانی کاک جەلال بۆ خۆی 40 ساڵە هونەرمەندە و زۆر کەس دەیناسیە و تەنانەت خێزانە بەڕێزە بە ڕەحمەت بێ مامۆستا حەنان خێزانی زۆر بەداخەوە چەند ڕۆژێک پێش ئێستا کۆچی دوایی کرد جا لەبەرەوەی فیلمسازانی ترجەیەکە بۆ هەمووان و شوێنی هەمووانە بۆیە لێرەوە من وەکو ئەندامێکی فیلمسازان یان لەوانێتەوە بە حکمیەوەی دووری ئاگات لێنە بێگینا بە تاکید پێشتر سەرخۆشیەکە بە ناوی فیلمسازانەوە لە کاک جەلال و بنەماڵەکەیان بۆیە خەمخۆری خۆمان دەرەبڕین وەکو فیلمسازان بۆ کاک جەلال و کەس و کاری زۆر بەداخەوە کە مامۆستا حەنانمان لە دەستدا نەکار کاک جەلال ئێمەش ئەوە پێشەکی هەروەها بۆ مەسەلەی فیلمسازان دیسان پێشەوەی دەست پێ بکەین شایانی باسە برادران بیسەران بینەران یعنی هەموو جارێ باسەوە کراوە ئەکرێ بڵین فیلمسازان شایانی ئەوەیە کە تا ئێستا لە 40 ئەکرێ بڵین 50 بواری جۆرا و جۆری فیلمسازی جۆرا و جۆر واتە هەرێکەوە هاتووە لە کەسێک لە بوارێک ئایشی کردووە کە ئەمە جێگای کۆمپانیایەکی هەرە گەورەی دنیاە بتوانێت لە هەر بوارێکا و کەسێک بێنێت و باسی بکات جام جاریان یەکێک لە بوارە زۆر حساسەکان کە ئەمانوێ باسی بکەین هێشتا ڕادەیە هەر بۆ هونەرمەندانیە بەڵکو بۆ هونەردۆستانیشە بە کورتی کاک سەرکەوت پێشەکیەکی باس کرد لەوەی کە مەبەستی ئەمڕۆمان چییە وشەی فیلم پیچین جارێ سەرەتا وشەی فیلم پیچین لە تەرجمە و کەسانی کە شارەزای تەرجمەیان شەرت نییە ئەگەرە وشەیە دوو وشە هەبێتەوە ئیلا ڕێک بتەوە وشەکە تەرجمەکەی بۆیە ئەو شەیەمە وشەیەکمان نەدۆزیەوە یان وشەیەک نییە ڕێک فیلم پیچین بکەینە کوردی بەڵام ئەگەر هات و تۆزێک وەکو پێناسیەکی بکەم ئیتر برادران بۆمان دەرەکەوی یان تێگەندەوەی کە ئیتر بەرنامەکەمان مەبەستەکەمان بەرەوکیەوەڕەوە وشەی فیلم پیچین وشەیەکی حتمەن ئینگلیزیە کەواتە مەبەست لەوەیە واتە گێڕانەوەی بیرۆکەیەک بۆ فیلم تەواو ئەمە لە بین دوو قەوسە یان تۆزێ درێژێ بێنێەوە تا گێڕانەوەی بیرۆکەیەک بە کورتی بۆ فیلمەکە ئەم جارە گێڕانەوەی بیرۆکەکە وەکو ئەم فیلم پیچینە کە ئێمە ئێستا فیلم پیچینەکە نەگیناوەشەی پیچ یان پیچین ئایدیا واتە بیرۆکەیەکی نازان بیرۆکەیەک بەردەستە بکەیت بیرۆکەیەک بەردەستە بکەی بۆ نمونە یعنی پێش فیلمسازیش مەسەلەی پیچینە هەبوو لە بیرۆکانی ترا واتە لە بزنسەکانی ترا بۆ نمونە کۆمپانیا یان بابلێن ڕێستۆرانتی بەناوبانگی KFC ئەوەی تر ڕێستۆرانتێکی بەناوبانگە کاتی خۆی پیچینێ کرا واتە باسکردن لەم پرۆژەیە کابرایە کڕۆشوتی منەتوانم جۆرێکی تری مریشکی سوورۆکراو بکەم وەکو ئەو ڕێستۆرانتەکانی تر هەوڵێکی زۆری دا دۆجا کۆمپانیای کۆری کرد و ناوێنا بیرۆکەکەیان وەرگرت ئیتر وتیان بەڵێ ئەمە جۆرێکە لە شێوازی ئەم مریشکە و بەو شێوەیە فرۆشرا بەڵام لەوەش باشتر با تۆزێ بگەڕێنەوە بە بواری میدیاوەمانە بۆ یەک دوو بێت پێش سینەما باس لە پیچین بکەم جارێکی تر تقریبا 20 ساڵ لەمەوە ماوەیەکی زۆر ئەوانەی کە لە بەریتانیا ژێن لەوانەیە شارەزای ئەم نمونەیە بن جارێکیان پیرەژن و پیرەمێردێک لە لادێکەی خۆیانەوەی تر نازانم لەکوێ لە بەریتانیا 20 ساڵە و پێشە بە سیارەکەیان ڕۆشتە بوون بۆ شار ئیتر دیارە بۆ ئیشەکەیان ڕۆژانە ڕۆشتن و هات جادەکەیان پێچاو پێش بوو هەندێک جار سەرکەوتین و هەندێکجار دابەزین و لە دوورەوە جۆرە عامودێک هەیە لای خۆشمانی شوابزانانی ئێستا هەیە تا ڕادەیە لە هەندێک شوێنیشە هەیە ئەها عامودەکان لە هینەچێ لە بابلین چوار قاچی هەیە لەسەرەوە باریکە بێتەوە لە بینی هەر چوار قاچەکەیشە خەت و هینە تقریبا ئەکرێ بڵێن وەکو بورجی ئیڤڵ وایە جا ئەو عامودانە هەرێکی نازان 200 مەترێ بینی هەبوو زۆر بەرز و درێژ بوو ئەمانیش کە بە سیارەکە ڕۆن ڕشتنەوە هاتن جارێکیان ئافرەتەکە لە کاتی شوێنێک لە شوێنەکان کە سیارەکە دابەزی
هەستی کرد ئامودەکان دانەیەکی دیەکی کێڕوا لە یەک شوێنە وەکو ڕقم چوارێکی لێدێ ئەم جارە بە پیاوەکەی وتبوو ئەها سێریەوە کە شتێکی زۆر جوانە ئەل لێرە کاگەینە ئێرە ئەو دوو عامودە لەگەڵ ئەوی ترا یەکەگرێتەوە وەکو ڕقم چواری لێدێ پیاوەکەی بەوردی سێری کە دوجار ڕۆشتن بۆ کەناڵ چواری کەناڵ تاوان چەناڵ 4 بابڵێ قەنات چواری بەریتانی زۆر بەناوبانگە ڕۆشتن بۆ باسی بیرۆکەیان کروتیانی مشتێکی وامان بینیوە دۆجار لەوێ کەسانی پسپۆری کەناڵ 4 هاتن شوێنەکەیان بینی زۆریان بەدە بۆ دۆجار ڕۆشتنەوە تقریبا 25-30 ساڵەوە زانم تا ئێستش ئەو لۆگۆیە لە کەناڵ 4 هەر نمایش شەکرێ کە ئاوا وەکو چۆن بەی بەڵامی ترەوان تاوان بە گرافیک چاکیان کردووە چوار عامودەکەی لەو بابەتە دێن و ئەڕۆنەوە کاتە ڕقم 4 و ئەوستێ فرۆشتیان ئەو کاتە بە وابزان 450,000 پاوەنی بەریتانی کە وابزان ملیۆنی پاوەنی ئێستا هەکات باسکردن لە چۆنێتی بیرۆکە ئەمە جارێ وەکو نمونە باسم کرد ئەمجا بێنە سەرەوەی کە دوو جۆر پیچین هەیە یەکەم پیچینێک واتە گێڕانەوەیەک بە قسەکردن دووەم گێڕانەوەیەک بنووسین طبعا ئێمە ئەمڕۆ کە دانیشتوین باسکردن لە گێڕانەوەیە بە قسەکردن نەک بنووسینەکە ئەگینا نووسینەکەەوە زان پێشتری باس کراوە یانەوە بوارێکی تر ئەگەر نیازمان بێت یان دەرفەت بکرێ ئەوە مەکەر کاتێکی خۆی کاتێکی تری بۆ تەرخان کرد بۆ مەسەلەی شێوازی نووسینەکە ئێستاەوەی کە ئێمە ئەمڕۆ مەبەستانە شێوازی گێڕانەوەکە ئەم جارە کاتێک شێوازی گێڕانەوەکە فێڵم پیچین واتە گێڕانەوە نەک بنووسینیش بۆ خۆی دوو جۆرە جۆرە ئەم دوو جۆرە وەکو باسمان کرد دانیەکی پێڵێن ئەلڤەیتە پیچین ئەوی تریان جیاوازە ئەوی تریان دەستانتر فێڵم پیچین با ئێمە واز لە پیچین دێنین وەکو باسمانکی بیرۆکە با بڵێن ئەلڤەیتە فێڵم پیچین ئەلڤەیتە فێڵم پیچین ئێمە مەبەستەکەمانەکە ئەمڕۆ باسی بکەین جا مەبەست لە گێڕانەوەی بیرۆکەیەکە زۆر بە کورتی ئەم جارە باب جارە باستەوەش بکەین وەکو مێژوو بزانم ئەلڤەیتەرە لەکوێوە هاتووە وشە ئەلڤەیتەرە ئەسڵ وشە ئەلڤەیتەر هەر بە معنای ئینگلیزیەکە یعنی مەسعەد ئەم جارە بە مێژۆکە کە لەکوێوە هاتووە کاتی خۆی نازانم مێژۆکە چەند ساڵێ لەمەوە پێش ڕۆژێ ئافرەتێ چۆتە ناو مەسعەدێکەوە وەکو باسمەکە ئەلڤەیتەر یعنی مەسعەد هەستن چۆتە ناو مەسعەدێکەوە سەر لە بیناکەی خۆیان ئافرەتێکی تر هاتۆتە ناو مەسعەدەکەەوە دوو مناڵی پێ بۆ مناڵێکی ئاوایتر 10 ساڵ و 12 ساڵ با بڵێن ئەمە ئافرەتەی کە یەکەم جار چۆنەوە ژنەکەی بینی باجێکی لەم لایەوەتە دیار بوو ژنەکە ئیشکەرە و دەستی دوو مناڵەکەشی گردووە لەوە ئەچێ ژنەکە با بڵێن ئیشکەر لە ئیشەوە هاتبێت و مناڵەکانیشی لە مەکتەبەوە هێنابێ کە دەستیان نا بە مەسعەدەکە ئیتر مەسعەدەکە بچێتە سەرەوە ئەم ژنە سێرێکی ژنەکە و دوو مناڵەکەی کرد زۆر بە کورتی وتی منیش ئاوا سێری مناڵەکانی کرد با زۆر بە کورتی با تقریبا وەکەوەی کە من خوێندومەتەوە بیکەمە کوردی زۆر بە کورتی و پوختێ لە ماوەی 20 بۆ 30 سانیە ئەم ژنە لەبەر خۆیەوەوتی من بۆ ئاگاداری 10 ساڵ تەجروبەم هەیە لە بەخێوکردنی مناڵ هەروەها شوێنەکەشم زۆر گەورە و باشە و دوایەوە ئەگەرەکو نیازت بوو بیرۆکەت بەدڵ بوو من بتوانم مناڵەکانت بەخێوکەم لە قاتی داژێم لە شوقەی 5 ئەمە تقریبا لە دماوەی 10 دقیقە چارێکی باسی لەوە کە ئیشەکەی چیە تەجروبەکەی چیە شوێنەکەی باشە لە بیناکەی تۆژێم لە قاتی داژێم و لە شوقەی 5 ئەگەر نیازت بوو هەتا ئەو قسەکەی کرد مەسعەدەکە بەرز بووە لە دوایینێک ژنەکە و دوو مناڵەکە دابەزین با بڵێن لە قاتی 6 خۆت ئەوچوو بۆ قاتەکەی خۆی بۆ قاتی دا ئیتر دوایەوە لە دوای سەعاتێ ژنەکە هات بۆ لای ژنەکەوتی بەڵێ من ئیشەکەم ئەو کاتی کە بیستم لە تۆ زیرەکانە ماوەی تەنها 10 سانیە 20 سانیە تۆ توانیت پیاناسی هەموو ئیشەکان بکەی من بۆم دەرکەوتۆ کەسێکی زیرەکی بۆیە من ئامادەم هەردوو مناڵەکەم تەسلیمی تۆکەم زەرەر ناکەم ئەگەر تۆ بەخێوان بکەیت چاودێریان بکەیت و پارەیەکیش بزانم چەند و ڕێکەوت لە دوایە مەیتر نازان چۆنە مەکەوتە دەستینەکان هەر کاتێک کە پیچین واتە باس لە بیرۆکەیەکی کورتی بکەی لە هەموو دنیا پێڵێن دە ئەلڤەیتە پیچین واتە پیچینی ناو مەسعەدەکە پیچینی ناو مەسعەدەکە ئەمجا خوا جارێکیان تۆ باسێکت کرد ئەگەر ئەو باسەشم بۆ بکە ڕێک لە باسەکەی تۆ بێ بەبێ ئەوەی کە ئەم نمونەیەش باسکەین نازانم باسی چیم کرد جارێکیان باست کرد بۆ مەسەلەی شێوازی توتن فرۆشەکە بەکە باوکە توتی ئەبێ ئەو توتن فرۆشیە ئاوا باس بکەینەکە بێ ناڵێم باوکم توتنچی بوو لە کەرکووک لە ناو جەرگەی کەرکووک ئیتر عەرەب و تورکمانەوانە هاتن ئیتر بە جۆرەی زەوقی هەر یەکەیان ئەی تۆ ئەبێ دانەوداوی بکەیت ئەو دانەوداوی بەکارێنە ئەیتە بێ دانەوداوی بکەیت کە ئەم توتنە
هاتوتنی کەسکون ئەم کەلیمەی کەسکونە نەماوە نازەمە ێستا بیر بکەوتەوە کەسکوونەوەی زیاتر گەرمیانیش بێ هەڵێ هەر ینی توتنەکە زۆر تیژ بوو یا توتنی بۆندار هەبوو خۆشناو هەبوو ئەمانە هەبوو ئەمە جۆری توتنەکان بوون ئیجادایک باوکمە و دەی دەبێ وا بۆیان باسکەی یەکسەر دانەوداوی وا بکەی یەکسەر بیگرێ کابرا بێ بیکڕێت نەوەست یعنی بەستەکەمە ئەوەی تۆ بوو یعنی هەر هەمان شتەوەی ئەلەڤەیتەرەکەیە مەسعادەکەیە ویستم پرسیارکەم تۆ پێشکەوتیت مەجال لێ بدە جارجار بۆی منش پرسیارە لێ بکەم ئاخر دەست و خۆش بێ منیش بۆیە هەستەکەم بۆ دانیشتەکەمان ئەو دوو چەمکە ئەلەڤەیتەر و ستاندارد لێرەش لە ئەمریکا زۆر باسەکرێت بەس ئەلەڤەیتەرەکە من بەو نمونەی کە تۆ باست کرد ئەوەم نەبیستووە یعنی بەسەوەی کە بیستومە ئەلەڤەیتەر ئەڵێ یعنی ئەبێت تۆ لە ماوەیەکی کەمە لە ماوەی هەر دەدەقەکەی کە تۆ ئەڵێ لەناو مەسعادەکەم بەڵێ هەر ئەڵێ ئەوەنەیە کە بێت تۆ پێی بڵێ ئێستا بەڵێ ئەو مەبەستی لەوەیە ئەڵێ ئەو کەسە بۆ نمونە بەس سوتفا هەردووکتان ریاضە ئەکەن ڕاکردنەکەن ئەو لەوەیە جیابێتەوە یا پاسکیل لێخوڕن ئەو لەوەیە جیابێتەوە تۆ بێ لەو مەسافە کەمەیە پێی بڵێ بووی دوای ئەو کەسە بێتەوە بۆ لای تۆ بە تایبەت هەردانە و داوەکەی لای باوک بە بڵێ جوان ئێستا تا ئێرە تقریبا ئێمەوەمان ڕوون کردەوە کە پیچین واتە چۆنێتی فرۆشتنی بیرۆکە بە شێوەیە گشتی پێشەوەی باس لە وردەکاری بکەین بەڵام مادام باسی بەشی دۆمات چونکە هەردووچی بەیەکەوەن ئەلەڤەیتەر ستانداردەکە من خۆی ئەوەی کە بەرنامەی ئەمڕۆیە ئەوتانێ وەکو باسم کە جۆری دووەم کە ستانداردەکە لە بەرنامەی ئەمڕۆمانان نییە باسیکەین بۆچی لەبەرەوەی فیلم پیچینی ئەوەی کە من وتم ئەلڤێتەرەکە ئێستا دیارە بەوردی باسیەکەم بۆیە نامەیە تۆزێ بە هەروەکو تعریف باسم کرد بە کورتی ئەلڤێتەرەکە عادەتەنە بێ لە ماوەی 1 دقیقە ئاخر 1 دقیقە زۆر کەمە لە ماوەی 1 دقیقە تۆ هەرچیت هەیە و نییە تۆ بۆ لژنەی بەرامبەرت بیکەی بۆ ئەوەی باوەڕیان پێ بکەی ئێستا بەوردی باسی یەکەم کە چۆنە بێت چی بکەیت و چی بڵێ بەڵام مادام باسی بەدووەکە باس بۆ تۆزێ تعریفی دووەمەکە بزانم چیە گینا نامانەوە باس لە دووەمەکە بکەین ئەگەر ڕێککەوتین بۆ بەرنامەیەکی ترەوە کاتە ئەوش بەڵام بۆ مەسەلەی هەرەوەنی بۆی هیچ بینەران بزانن لەوەی کە مەبەست لە دووەمەکە چییە پێناسەیەک بۆ دووەمەکە وتمان باسمان کردوتمان ستاندارد فیلم پیچین ستانداردەکەەوە تا گێڕانەوەیەکی باو یان گێڕانەوەیەکی ئاسایی ئەیانی ئەوەنە تەنگەتاوت ناکەوەکو ئەلڤێتەرەکە بێ لە ماوەی دقەیەکا بێ ئەڵێ بە شێوەیەکی گشتی بە پێ یاسا بۆ ماوەی 20 دقەیان 30 دقە تۆ مەجاڵتە دەن لە مەسەلەی ستانداردەکە تۆ توانی بە کەیفی خۆت قسە بکەی 20 دقە 30 دقە زۆرە بەڵام ئەم 20 دقە 30 دقەیی کە لە ستاندارد بیچینەکە هەیە لە ڕاستیەوە تەنها لە فیلم فستیڤالە گەورەکانە زۆر بەناوبانکان وەکو ئۆسکار و ئەوانە ئەوانیش هەر دقەی تقریبا 1000 پاوەند وەرەگرن باڵێن 1000 دلاری ئەمریکی وەرەگرن بۆ نمونە ئەگەر هاتو لە ماوەی 20 دقەیان 30 دقە تۆ بتوێ بابەتەکەت پێشکەش بکەی لەبەرەوەی ماوەکە زۆرە ئەو کاتە ئەبێ خۆت بناسیێنی کە تۆ کێی لەکوێوە هاتووی بۆچی ئەم فیلمە پێویستە تۆ بۆچی هاتووی تۆ شخصی کە ئەم بیرۆکەیە تەقدیم بکەی شوێنی فیلمەکەت کەیە کارکتەرە سەرەکیەکانت کێن و چۆنن ئەم جارە پلۆتی فیلمەکە کەیترەوە ناوەڕۆکی بابەتەکەیە باسی بکەی لە هەمان کاتیشە ئەم جارە زۆر جار تیزەری فیلمەکەتی شەتوانی 2-3 دقەیەک پێشانیان بدەیت لە پرۆجێکتەرێک شوێنێک ئەم جارە باسکردنی تایبەتی چەند دیمەنێکی سەرنجڕاکێشی فیلمەکە کەواتە ئەلەم بابەتەی کە من باسی یەکەم جا پۆستەری فیلمەکە تۆمانە کەواتە 20 دقە بۆیە 20,000 پاوەندە دەی بۆی لە فیلم فستیڤالە بەناوبانگەکان بتوانی بەڵام بەمەرجی ئەگەر لێ هاتوو بێ و کاتە توانی بهێنیکەیتەوە ئێستا لێرەوە ئێمە وەکو باسمان کەەوەی کە زۆر مهمەوە ئێمە بێمە سەر پرسیارێک کا گالانجان با ئێمە لێرەوە دەست پێ بکەین چونکە ئیسمان بەمەیانە چۆن فیلم پیچین بنووسین چۆن پیچی فیلمەکە بنووسین آخر دووشەوە هەیە خۆی ئێستا و کەسانی کە فیلمە نووسن و یان یەک لاپەڕانووسێت و ئەینێرێت بۆ هەر سێرچێ بکە یەک دنیا شوێن هەیە بۆی سکریپت و بۆی ئەمانەیە بکە بەڵام فیلم پیچین دووشەوەیە گە لەبیرە دێ لە سەرەتاوە باسم کرد وتم یان ئەتوانی بە قسەکردن فیلم پیچین بکە یان بنووسین ئەگەر هاتوو باسی لە پیچینەکە کە ئێستا نیازمە بە وردی باسی کەم واتە ڕوبەڕوو
یان لە ئۆنلاین وەکو چۆن ئێستا من و تۆ قساکەین یان ڕوبەر بۆ کۆمپانیایە ئەوە شێوازی وتنەکە و قسەکردنەکەی جیا کە ئێستا نوێ بە وردی باسیکەم بەڵام ئەگەر بتەوە بە نووسین بیفرۆشی ڕێکەوە بابەتێکی ترە چی و چیە بێ لەگەڵ ئەو ئۆراقانە بنێری بەوەی قەناعەتیان پێ بکەیت بەڵام ئەگەر هاتوو بەدەم بێڵێ ئەوە جیاوازە کە بێت چی و چی بڵێ چونکم تۆ یەک دەقەت هەیە لە فیلم پیچینی قسەکردنا بەڵام لەویترەوە تەواو جیاوازە بۆیەوتم لە سەرەتاوتم بۆ ئاگاداری ئەوەیان جیاوازترەکە بە نووسین بێ ئێستا بە هەر حاڵەچەنێ باسوخواز زۆرە بەڵامی ترە جارێ هەر وەکو تعلیقی کە بەداخەوە سوودیشی نییە تعلیقا بۆ نموناگە حکوومەتی هەرێم و نازانم با وەزارەتی ڕۆشنبیریکەوە هەموو ڕایشکاری هەیە ئەگەر هاتوو کەسێکی پسپۆر کە زمانی ئینگلیزی تۆزێ باش بێت و بیرۆکەیەکی باشی ئەو ئەنفال یا هەڵەبجاریان جینۆسایدی یەزیدیەکان ئەمانە بە جوانی ببات بۆ ئۆسکار 20,000 چی ئەگەرەکو تۆ شوێنێک ئامادە بکەین و بتوێت لە ڕوبەڕووی ئەو هەموو پرۆدیوسەرە پیچینی بکەیت لە ماوەی 20 دقە 30 دقە ڕێک قبوڵیەکەن لەبەرەوەیان بە وردی بەدوایەوەکەڕێن کە چیرۆکێک تا ئێستا نەبیسراو بێ بەڵام لەبەرەوەی نە سیستەم و ناخەمخۆر و هیچ شتێک نییە باواز لەوەش بێنین بەڵام بە کورتی ئێستا با چیرۆ ناو مەسەعدەکە کاکالانێسە شتێکە دوت بۆ نمونە بابەتی ئەنفال ئێمە ئەمە کێشەیەکی گەورەمانە بەڵام ئەمە ئەبێ کەسێک شارەزا بێت یعنی هەیە سیناریۆ نووسە ناتوانێت بینوسێت سیناریۆکان نووسێ بەڵام ناتوانێت فیلم پیچینێکی وا بنووسێت جوان کە بتوانێت سەرنجی و کەمپەنیانە ڕابکێشێت و بە تایبەت بابەتی ئەنفال لەوەیە زۆر کەس لە زۆر جێیا باسییان کردبێ بەڵام من باسکردنە ئەوە نییە ئەی چۆن بنووسرێت چونکە ئەو کەسەی کە فیلم پیچینی فیلمە نووسێت ئەبێ ئاگای لە بیرکردنەوەی بەرهەمهێنەران و کەمپەنی ئستۆدیۆکان بێت ئەبێ ئاگای لە دنیا بێت کە ئەمڕۆ ڕوو لە چی لایەکەنێن چی تەوژمێکەنێن چی بابەتێکیان بەلاوە گرنگە تۆ ئەبێ ئەم ڕاستیا ئەگەر لەم لەما مەجاالم بێ کاتێکی زۆر بتوانم بەوەدی مەجال تێدەم بەڵام منش دڵم پڕە بۆی خێر ئەوە ئێستاوانی تە کەس جا بۆیە ئێستا بۆ نموناگەر ئەمە لە زوم بواە بیسی کەس نازان چەند کەس دەخەتە ئەر هەموو خەڵکەکە بەشدار بواە ئەبێ ئەو هەموو برادرانە چەند بۆ چوون وشتی تریان پێ وایە بەڵام ئەوەی کە زۆر مهمە دووبارەیەکەمەوە ئەگەر دەرفەت ڕەخسا بۆ کاتی تر لە بوارەکانی تری فیلم پیچی و قسە بکەین بەتابەت بۆ نمونە باس لە ستانداردەکەی تری ئەمانەوە حتمما سوودی زیاتر وەرەگرین بەڵام بۆی بڕۆینەوە ناو مەسعدەکە با نوکتەیە هەبوو هەربوو بە نوکتە بۆ گەڕانەوە ناو مەسعدەکە چکم ئەبێ من چەند نمونەیەک باز بکەم و بە وردیش باسی کەم بۆی بیسەران و بینەران سوودیەک وەربگرن چکم ئێمە هاتوین بۆەوەی کە ئەوان تێبگەینین جا بە کورتی چەند ناو جاری وە هەیە نوکتەیەکم بۆ دێگە باسی نەکەم ئیحازم نامینە کاتسەکە کە هەڕاڵێم گەڕێنەوە بۆ ناو مەسعدەکە پاروپێرار نوکتەیەک باو لە سلێمانی ئەو ناوە مەلایەکی سەلەفی هەیە مەلایەکی تونڕۆ هین مەلا هەڵۆ لەسەر خۆشی قسەکات لە مزگەوتەکە خوتبەیەکی دابووی تر لە یوتیوب لە هەمووی بڵایان کردبووە ئەمجارە باسی لە چی کردبووە دا آخر زەمانەوە جا طبعاً ئەو لەگەڵ عەشق و ئەم جۆرە شتانە نییە خۆشەویستیوانە نییە جا ئەمجارە ئەو باسی کردبوو لەسەر خۆی لە منبەری مزگەوتەکە وتبووی چی آخر زمانێکە ئەم هەموو کوڕ و کچە بە ئاشکرا کوڕێک کچێکە ناسیە کوڕەکەڵێ با بچین کۆفێ بخۆینەوە لە کۆف شۆپەکە ئەویشەڵێ باشە بەسەر چاو ئەڕۆن کۆفیەکە خۆنەوە کوڕەکە تۆزی قسەی بۆەکە کوڕەکەڵێ با بچین بۆ شوقەکە کچەکە شەڵێ بەڵێ باش هەر ئەوە نەچوون بۆ شوقەکە ئیتر هەموو شتێتەوە جایتر ئەمە بوو بە تعلیقدانێ لە مەلا هەڵۆ ئێستا منیش کەوتم با بچین بۆ مەسعدەکە ئیترەوێ لە مەسعدەکەەوە حساب کە لە ئێستا من باسی تەوەرەکەی خۆمانەکەم تبزانم و بەستمان چێ لەم بوارە بەڵام بەبێ وەکو کوردانە بیللا مەعنا نەکەی بۆ مەعناکە هین بچین بۆ مەسعدەکە بەهەرحاڵ مەسەلەی فیلم پیچینی ئەوەی کە ئێمە نیازمانە باسی بکەین وەکو باسمان کرد ئەلڤێتەرەکە مەسعدەکە لە سەرەتا بە شێوەیەکی گشتی یەک دقە مەجاڵ تەدەن تۆ بۆی لە هەندێ شوێنە دقیقەکە یەک دقە تۆ بێ هەموو پلانەکە و هەموو مەبەستەکانت بڵێ کە دقیق زۆر کەمە بەڵام لە هەندێ فیلم فستیڤالە بەناوبانگەکان ئەگەر هات و باس لە درامایەکیان دیکۆمنتاریەکی درێژ بکەی سیستەمەکەیان وایە 3 دقە مەجاڵ تەدەن تەبان 3 دقە مەگوایە بەحساب
زۆرە. جا بۆیە زۆربەی شوێنەکانەکرێ باسی 1 دقەکان بکەین نەک 3 دقەکان. من خۆم هەتا ئێستا 34 جار فیلم پیچینم کردووە، بەڵام زۆربیان هەر 1 دقەکە بۆ نەک 3 دقەکە. ئەم جارە فیلم پیچین بۆ ئاگاداری ئێمە مەبەستمان فیلمی کورتە، فیلمی درێژە، فیلمی دیکۆمەنتاریە، تەنانەت دراماشە، واتە تۆ توانی پیچین بۆ هەرچی لەوانە بکەیت. ئەم جارە ئەگەر بتوێ لە فیلم پیچین بکەی کۆمەڵێ یاسا و ڕێسا و ئەمانە هەیە ئەبێ بیکەی. یەکەم ئەبێ بوتین بکەی لەو کۆمپانیایی کە فیلم پیچینیان هەیە، بۆ نمونە هەر کۆمپانیا هەیە، کۆمپانیایەک مەسەلەن لە لەندەنە، ئیتر تۆ هەر لە شارێکی بەریتانیا هەبی یەکەم جارە بێ بوتین بکەی کە ڕۆژی ئەوەنە سەعاتەوەنە تۆ بێ بڕۆی بۆ بوتینەکانیش چۆن ئەگەر هاتۆ ڕوبەڕوو بوو ئەو عادەتەن قاعەیەکە مەسەلەن 30-40 کەس واتە هەرێکی مۆزۆڵێکی بابەتێکی خۆی پێیە پێشتر بوتینیان کردووە، ئەم 30-40 کەسە لەناو قاعەیەکە دانشن بەرامبەر لژنەیەک، لژنەکە بریتە لە 4-5 پرۆدیوسەر، کەسێکیش دانیشتۆ بۆ پێشکەشکردنی کەسەکان، واتە یەکێک ناوەکانە خوێنێتەوە، کەسەکە هەڵەسێتە سەر پێیان بپێوە بە هەر حاڵ لە ماوەی 1 دقە فیلم پیچینەکەی خۆیەکات. هەموو پرۆدیوسەرەکان وەرەقە و قەڵەمیان پێیە بۆ لە ماوەی ئەو کەمە 1 دقە هەر یەک لەوانە سەر دێڕەکان وەرگرن. جا خاڵی دووەمەوەیە کە ئەو پرۆدیوسەرانە وەکو باسمان کرد بەرامبەر دانیشتنەما گەر هاتوو لە هێنا بوو لە ڕوبەڕوو بوو، بەڵام ئێستا زۆر جار لەبەرەوەی بۆی کاراسانی بکرێت و خەڵکەکە ناتوانن کات و با بڵێن بڕۆنە شارێکی تر بۆیە لە ئۆنلاینەکرێت. لە ئۆنلاینش عادەتەن لە بەرنامەی زوومەکرێت. بەرنامەی زووم کاتی خۆیەوە بوو 2-3 ساڵ پێش ئێستا وتم ئەگەر وەلو بودجە نیە پارە نیە ئەگەر فیلم سازان بکرێتە زووم بەتەکید ڕنگدانەوەیەکی ترێ بێت، بەڵام ئیترە لە هەر بوارێکا بێت ناکرێت. لەبەرەوەی زۆر خۆشەوەکو چۆن ئێستا من و تۆ یەکە بینین قسەکەین تۆ تێکەڵەبی بە مەوزوعەکە من ئێستا و برادرانەی تریشە بواە تێکەڵ بوون ئەگەر هاتوو لە زووم بواە. ئەم جارە لە خاڵێکی تر لە مەسەلەی پیچینی فیلم ئەوەیە بۆیە ئەڵێم زۆر حساسە، ئەبێت جەرەسێکی پێ پێشکەشکارەکە هەر جەرەسێکەیە وەکو خۆمان ئەڵێن وەکو زەنگەوە، بۆ نمونەڵێ فڵانە کەس دەست پێ بکە لە دوایەوەی جەرەسەکەم لێدا، جەرەسەکە لێدا تۆ لە ماوەی ئەو دەقابێ قسەکەی خۆت بکەیت. جاری وا هەیە تۆزی ئەپەشۆکی، جاری وا هەیە درێژەی پێدەی، یەشتان نەگەیشتێتە نەتیجەکەی نهایەتەکەی کە نهایەتەکەی تەبان لە هەموو شتێ مهمترە بۆ بیرۆکە ئەو جەرەسەکە لێدا لە داوای لێبوردنەکەی کاتت نەما. ئەمە تەوان زۆر ناخۆشە، ئەمە واتە ئەبێ زۆر ئاگاداری کاتبی، هەروە ئاگاداری ئەوەبی کە سەرت لێ نەشینێ، بۆیە بێت تۆ پێشتر لە لای خۆتەوە لە لاپەڕێ یان نیو لاپەڕەیەکا خوێن بێت و با بڵێن لە مۆبایلەکەت و یان سەعاتێکت پێ بێت لەوەی کە بزانم ئایا لە ماوەی دقەیەکە یان هیچ نەبێ کەمتر لە دقەیەک تۆ توانی ئەمە بەستە بپێکی بە هەموو ئەو خاڵانەی کە ئێستا لە خوارەوە باسیەکەم بتوانی ئەهین بکەی. کاکالانی قەوسێکم دەرێ من ئەمێ تەوزیحێک ڕوونکردنەوەیەک بدەم بۆ برادەران لەسەر ئەوەی کە بەرنامەیەکەی هەمویان بینیوانە، ئەمریکن گات تالنت یان بریتش گات تالنت یانی تر هەندی هەیە و ئەوانی تریشن، یعنی ئەو کەسانی کە بەهرەیان هەیە، ئەو کەسێک کە ئەچێ بۆ ئەوێ بۆ بەرنامەیە ئەبێ لەو ماوە کەمەیە بەهرەکەی خۆی وا بگەێنێت بگاتە هالیوود، بگاتە ئەیتر ئەو مستەوا بەرزە، بگاتە ئەوەی جەڕەسە ئاڵتونیەکە کە ملیۆنەها دۆلاریا پاوەنی بۆ دابە بەسەرا هەڵە ڕێژن. اینجا ئەمەی پیچین ئەوەش هەر هەمان شتە، چونکە پیچین بەس بە نووسین نییە، بەس بە وتن نییە، ئەتۆ ئەتوانی فیلمەکەت پێشتر ڤیدیۆیەکی بگریت وەکو چۆن بڵین ترەیلەرێک وەکو پوختەیەک ئیتر بە هەمان شێوە بیکە ئەویش هەر هەمان شتەکە ئینێری بۆ کەمپەنیەکان. اینجا ئەو بەرنامەیە ئەوە یەکێکە لەو نمونانە کە کاک ئالان باسیەکات زۆر کەسە بوونە لەوانە گەشتونەتە ئاستی جیهان بوونە بە ئەستەرەی هالیوود بەو پیچینەی ئەو بەرنامەیە. فەرموو کاک ئالانجا. سپاسەوە هەر لە بوارەکە بوو ئەگەرچی تۆزێک لە فیلم، بەڵام ئێمە بوارەکەمان ئەو تۆزێ پێشەکی باسمان کرد لەوەی لە پیچین بە شێوە گشتێکە باسکردن لە بیرۆکەکە، بەڵام وەکو باسم کرد لەبەرەوەی ئێمە لە بواری پیچینی فیلمە قسەکەین، بۆیە با تۆزێ بوارەکەی خۆم ئێستان جارە بە وردەکارەکەی باسکەم. بەهەرحاڵ با لە باسەکەی خۆم بگەڕێمەوە دەرنەچم مەبەستم بگەڕێمەوە دوایەوەی کە ئەو 30 کەسە بۆ نمونەڵێن لەناو قاعەیەکە و باسیەکەن و هەر هەمووی تەواوە بێ، ئەم جارە نیو سەعات یان سەعاتی برێکێکە بێ، ئەو پرۆدیوسەرەکان یان با بڵێن لژنەکە ڕۆنە ژووری خۆیان بڕیار لەسەر ئەوە دەن کە ئەم 30 کەسە عادەتەن 3 کەس با هەروە بڵێن یەکەم و دووەم سێهەم
سێم هەڵەبژێرن کەسیانیان هەڵبژار لە دوای ساعتەکە ئەگەڕێنەوە کە گەڕانەوە خەڵکەکەش ئەگەرێتەوە سەر کورسیەکە خۆیان دانیشن و گوێگرن و ئیتر چاوەڕێەکەن کۆمپیتیشنێکی مهمە بۆی بزانێت کێ ئەیباتەوە ئەم جارە ئەو کەسەی کە ئەیباتەوە وەکو باسمان کرد یەکەم و دووەم و سێمە دووەم و سێمەکە تا ڕازیەن تیا ڕادیەک امتیازاتەکانیان یان خەڵاتەکانیان بچووکتر و کەمترە بەڵام بڕە ئەوەی کە یەکەمەکە ئەیباتەوە زۆر باشە یەکەم ئەو کەسەی کە ئەیباتەوە بڕوانامەیەکی لەو کۆمپانیا تاوان کۆمپانیایەکی ڕسمی قانونیە بڕوانامەیەکی دەنیە کاڵێن فلانی کوڕی فلان لە ڕۆژی ئەوەنە ئەم بیرۆکەیە کە زۆر زۆر باشە بکرێت بە فلم یەکەمی هێنا لە ناو ئەوەنە پیچینە ئەم یەکەمی هێنا هەروەها $1000 یان باڵێن 1000 پاوەند لە بەریتانیا پاوەنە 1000 پاوەنیشتە دەنێ وەکو خەڵاتێک کە تۆ یەکەمت بردوێتەوە بەڵام 1000 پاوەندێکی کاشت نادەنێ بۆ خۆت بۆەوەی وەکو پارەیەک بەدەستی بێنی بەڵکو 1000 پاوەندێکی فاوجر تێ نییە بۆی لە کۆمپانیەکەی خۆیان ئەو 1000 پاوەنە بەکارێنی بۆ ئەو کورسانی کە بە پارەیە و یان ئەو شتانی تەنانەت بیکڕی هەموو دەتوانێت ئەو 1000 پاوەنە بەکاربێنی کە تەوان شتێکی زۆر باشە دووەم دوای ئەوەی کە تۆ کەسی یەکەم بانک پیچینەکە یەکەم نەیە ئەم جارە لەژنە ماوەدێکت بۆ دروستەکە بانگ دەکەن بۆ ئامۆژگاری چۆنێتی بەرەمێنانی ئەم فیلمە بڕۆی بۆ کوێ و چی بکەین ئەمە زۆر زۆر مهمە تەوان ئەم جارە ساڵێک یا 2 ساڵ تۆ بی بە ئەندام بە خۆڕایی بەبێەوەی پارە بدەیت لەو کۆمپانیا یعنی بۆ نمونە من خۆم چەند ساڵ لە کۆمپانیای ڕێیندەنس کەیت کۆمپانیایەکی بەناوبانگی عالەمیە نەکرد لە لەندەن ئەندام چەند ساڵە 70 پاوەند هەدم هەموو ساڵێک بەس بۆی ئەوە بەشدار من بە کۆڕ و کۆبنەوە لە فێڵم پیچین و شتەکانیان بەڵام ئەگەر هاتوو برتەوە 2 دانە ساڵ ئەوەشی تر تۆ بە فری ئەبیتماندان لە هەر کۆمپانیای بێ نەکرد لێ ئەم جارە نامەیەکی پشتگیری خۆیان بۆ بەرەمهێنەران بەگشتی ئەنووسن ئەوە زۆر مهمە پشتگیری دەرە بڕن لەوەی کام فیلمە بۆ مهمە چیە چۆنەوە ئەوانە تەواانە بێتە پشتگیریەکی گشتی کاتێ پرۆپۆزۆر و سکریپتەکە نووسیتەوە لە پاشە ڕۆژە ئەو نامە پشتگیری ئەنێری بۆ کۆمپانیای بۆی فیلمەکەت بەرهەم بێنن بەش و قبولی بکەن هەروەها بڵاوکردنەوەی ئەوەی کە تۆ فلانە کەس فلانی کوڕی فلان یەکەمی هێنا لە فڵم پیچینی ئەم ساڵ یان ئەم کاتی ئێمە کە فیلمەکە تەوانەوەشە بێتە ئەدڤەرتایزێکی گەورە لەبەرەوەی سوشیال میدیای ئەوانیان بە تایبەت وەبسایتەکەیان زۆر زۆر بەربڵاو هەزاران کەسێ ئەبینن ئیتر ئەوان لە هەموو ئەمانە مهمتر یەک شتەکەن ئەوشەوەیە ئەو کۆمپانیایە بە خۆڕایی کۆپیڕایتی بیرۆکەکەی تۆکات ئەوە زۆر زۆر مهمە لەبەرەوەی تۆ گەر بتوێ محامیەکی جام هەموو محامیەکیش ناکەم محامیەیە یانی دەسەڵاتیەوەیە کۆپیڕایت بۆ سکریپتەکەی تۆ بکە تۆ گەرەکو وەکو فریلانس ڕایتەرێکیان فریلانس با بڵێن سەربەخۆ پرۆدیوسەرێکی سەربەخۆ هینێ محامیە بگری بۆی کۆپیڕایت بکە بێ پارەی دنیای بیتێ بەڵام ئەو کۆمپانیایەکی ڕسمیەوە بە فریش کۆپیڕایت بۆکە کەواتە ئەمانە هەمووی ئەدڤانسە ئەگەر کەسەکان هەوڵ بدەن پیچینێک فیلمێکیان بەس ئەوەنە بیرۆکەکەەوە گیرێ لەو خاڵەوە کەوێتە سەرسکەیتە تۆ بتوانی چۆنێتی باڵێن ئەکەوێتە سەرسکە بۆی فیلمەکەت بەرهەمبێنی ئەماوە ئەمجا دێنە سەر چۆنێتی پێشکەشکردنی بیرۆکەکەت هەبێت چیەکەی ئەمە زۆر مهمە یەکەم وتمان لە ماوەی 1 دقە لە ماوەی ئەو دقە هیوادارم باسەکەەوەنە چڕ نەبێستە لەوانێ بیسەران بڵێن دەیکەوە تا ئەگەروا بێ وڵا کەس ناتوانێت بیکاتەوە مە نەخێت ئێستا کۆمەڵی نمونەی جوانتان بۆ باسکەم ئەگەرەکو گوێتان لێ بێ هەر زۆر ئاسانیشەوە هەموو کەسێکیش پێکرێ بەڵام 1-2 خاڵی تر هەیە بێ ئەو کەسانە ئەو خاڵانیان پیان نەبێ ناتوانن ئەوە شێوە بیکەن یەک کەوانەیەکم بەر ئێمە ئەمە جارجار خۆشی بکەین بابەتەکە ئێمە یەک کێشەیەکمانەیە هاوڕێیان کاتێک کە لێتە پرسیڵێ ناوت چییە؟ ئەو من کوڕی فلانم باوکم ئاوا بوو وا بوو وا بوو تۆ یەک پرسیارێکت لێکراوە ناوت چییە؟ بەس ناوت بڵێ ئەمە لەم وڵاتانە ئاوهایە لە هەموو ئەوروپا و ئۆسترالیاومانە ئەوە نەی لێتەوێ اینجا پیچینیش ئەمەیە کە ئەڵێ فیلمەکە چیە تۆ مەڕۆ چیرۆکێکی دوور و درێژی بۆ بگەڕیتەوە بەڵام چۆن کورتەکەیتەوە چۆن بەو شێوەیە ئەیڵێت کە ئێستا کاک ئالان بۆمان باسەکە فەرموو کاک ئالانجان زۆر سپاس ئەوە پێناسەیە باش بوو لەبەرەوەی ڕێک من نیازمە بەستیەوە بکەم ئەوڕۆها بیسەران بینەران چاوەڕێەوە شەکەم بەتاکید من نمونەیەکیان بۆ باسکەم لەوەی کە چۆنە بێت جا بە کورتی پێش نمونونەکە باز بکەم لە ماوەی ئەو 1 دقە وەکو باسم کرد لەوانەیە هەندێک کەس پێوا بێت تۆزیە چڕۆپڕا لە ماوەی ئەو دقە یەکەمە بێتەوە ناوی خۆت باز بکەیت کە تۆ خۆت کێیت لەکوێوە هاتووی دووهەمەڵێ ئەمە ناوی فیلمەکەمە سێم دەست بە پلۆتی فیلمەکە بکەیت
یان لۆگلاینی فیلمەکە لۆگلاین نووسینەکەیە پلۆت ئەوەی کە کاتی خۆی کاکاوی خۆمان کاوی مەغەنفەر باسی کرد ئەگەر لە بێرە بێک ئیترەوە ناوەڕۆکی بەس لێرەیەک شتێکەیە کاک جان با بڵێن لۆگلاین دێرنامە جیاوازە لەگەڵ پیچینە ئەوە حەزم کردە و پرسیارەت لێ بکەم چونکە ئەوی شەرکوتەوە بە 3-4 دێڕە بەڵام ئەم بە دەقەیەک یا 2 یا تا 3 دقە خۆی ڕاستیا من بکە ئەمەوێت لەبەرەوەی بابەتەکە زۆرە و ئەوانیش باوەڕ ناکەم خەڵک تااقەتی هەبێ لە سەعاتێ زیاتر لە هین بێ بۆیە حەزەکەم جارێ هەندێک جار من ئەسڵ شێوازی قسەکردنم وەکو تۆ نیە لەسەر خۆم بە من تۆزە بەپەنە و هەروە تەبیعەتم وایە ڕێکردنیش هیوادارم جوان بتوانم پێشکەشیکەم بەڵام کاتێک هەر جارێ بیرت نەچێ ها من ئێستا کە خەریکی پیچینی ئەلڤێتەرەکەم ئێخوا بێ بە کورتی ڕاستیکەم مەجاڵەوە نییە بڵێم بۆ ئەو خەڵکەوە بزانم خەڵکەکە هەمووی پرۆفشنال هەزانن لۆگلاین چیە وزانن پلۆ چییە بەڵام بۆی جارێک هین بۆی جوانتر بگەبیەوە بۆ باسەکەم یەکەم ئەبێ لە ماوەی دقەیەکە ناوی خۆت باس بکەیت کە تۆ ناوە چیە و کێی دووەم ئەڵێ ئەمە ناوی فیلمەکەی منە سێم پلۆتی فیلمەکە واتە وەزعەکە یان باڵێ ناوەڕۆکی فیلمەکە ئەگێڕیتەوە چوارەم ئەبێ کۆتایی فیلمەکە نەک فیلمەکە کۆتایی بیرۆکەکەت زۆر بەهێز بێ پێنجەم ئەبێ بڵێ جەنەری فیلمەکەم ئەمەیە شەشەمیش ئەبێ بڵێ ئەم فیلمی من لەو فیلمانە ئەچێت واتە 1-2 فیلمی بەناوبانگی عالەمی بینی ئەدەوەرە تۆ لە ماوەی ئەم دقە نەکرد ئەوەی کە بیرۆکەکە باس بکەی ئەبێ ئەمانە هەمووی باس بکەی کەواتە ئەگەر فکرەیەکت نەبێت سەرچێک نەکەی لەوەی کە لە یوتیوبە لە ئۆنلاینە لە شوێنەکانی ترەوە لەوەم بابەتانە سەرچی کەمە بۆەوەی کە بزانی چۆن ئەو خەڵکە فێڵم پیچینەکات یان ئەگەرەکو ئەوە لە بوارێکا بەوردی شەرح نەکرێت تۆزێ زەحمەتە بتوانانی لە ماوەی دقەیەکە ئەم فێڵم پیچینە بکەی لە ماوەی 1 دقە ئەمە لەلایەکی ترەوەی کە زۆر مهمە ئەم بیرۆکەیە کە منە نوێ ئێستا ڕێک نەسی ئەوەی کە بخوێنمەوە باسی بکەم کە وەکو باسم کرد لەوانەیە بڵێن بیرۆکەیەکمان بۆ باس کە ئایا لە ماوەی دقەیەکە چۆن ئەمە بکەی بیرۆکەکە چیە بیرۆکە تەبان من خۆم هەروەکو ئاگاداری وابزانام جارێتە لێرەگەی فیلمسازان و فەیسبووکەی خۆمەوە بڵاوم کردەوە ئەویشەوە بوو لە ساڵی 2020 لە سەردەمی کۆرۆناڤایرۆس لە ئۆنلاین بۆ کاتە لەبەرەوەی کۆرۆناڤایرۆس بوو فیلم پیچینی تەیمورم کرد تەیمور تاقانەی ئەنفالەوەی تکەیتر هەموو کەسێک چیرۆکە ێزانێ بەڵام خۆشبەختانە دیارە حتمما سێرچێکم کردەوە جارێ خۆتت من پرۆڤەی خۆمم کرد پێشتر بۆەوەی بکەم ئەم سمزانی فیلم پیچین چۆنە بەڵام خۆم باوەڕم نەکە کە یەکەم بێنێجا خۆشبەختانە لەو کۆمپانیایە گەورە ئەو هەموو ئەمتیازەی کە باسم کرد 1000 پاوان وەرگریت و 2 ساڵ هێندی تۆمانە هەمووی بەدەستێنا لەبەرەوەی خۆشبەختانە لە 42 کەس لە ئۆنلاین بەڵام ئەو کاتە تۆزێ قەڵەباڵغ و خاوتر بەڕۆژ بە 2 ڕۆژ لە کۆتایی ئەتوانین فیلم پیچینی تەیمور بە سەرکەوتووی یەکەم بەدەست بێنم هەر لە دوای کۆرۆناڤایرۆسیش باس کرام و هەتا ئێستای پێ دێ 3 دانە ساڵ لە ڕێگەی ئەوان و من یارمەتیان دام و تازە خۆشبەختانە سکریپتەکەمان تەواو کردو و نامەوێت جارێ بە تاکید باسی بەرهەمهێنانی فیلمی تەیمور بکەم چونکە نامەوێت بە هیچ شێوەیە باسی بکەمە تاوەکو ئامانجەکە پێکین ئەویش وەکو هەواڵێکی خۆش نیازم وایە بە تاکید وەکو پەرتووکێکی زۆر گەورە و ضروری سینەما کاتی فیلمەکە بەرەمهێنرا ئەو کاتە لە فیلم پیچینەکەەوە هەتاوەکو کۆتایی فرۆشتنی فیلمەکە بکەینە پاکێجێکی گەورە لە پەرتووکێکی چەند سەد لاپەڕەیە پێشکەشی بینرانی کوردی بکەین هیوادارم بە هەر حاڵ ئێستا نمونەیە تەیمورە کە بۆتان باسەکەم من بە سێ شێوە باسیەکەم بۆی کە یەکەم جار بزانم چۆنم گێڕاوەتەوە دووەم جار ئەگەر ئاوا بم گێڕایەتەوە هەڵە بوو تاخیرە بوو منەوە بوو سێم جاریش بە جوانی هەر هەمومان بۆمان دەرەکەوێت کە فیلم پیچین چۆن بگێڕینەوە چونکم بە تاکید کاتێ باسی بیرۆکەکەین و ئەوانە یەکسەر خەڵک ئەڵێ هەموو دنیا ئازانین کورد تەنانەت نەک فیلمساز و فیلم لاڤەرەکان بڵێن هونەردۆست و هونەرمەندەکانیش تەنانەت هەموو کورد دەڵێ چیرۆکی دنیامان هەیە بۆ نافرۆشێت و ئەمانە ئەزانین چیرۆکمان زۆرە بە کورتی کاتی خۆی مڕێک ئەمە نەسی ئینگلیزیەکەی کردمەتە کوردی تەبان بە ئینگلیزی من خوێنمەوە یان بابێن بە ئینگلیزی نەخوێنمەوە بە ئینگلیزی وتم بەڵام من بۆیە بۆ باشترکردنی پێشکەشکردنی ئەم بەرنامەیە کردومەتە کوردی ئەمە نەسەکەیەتی وتم ناوم ئالان هەموانە فیلم پرۆدیوسەرێکی کوردی بەریتانیم ناوی بیرۆکەی فیلمەکەم تەیمورە لە ساڵی 1970 سەرۆکۆماری بەسەرچووی ئەو کاتەی عێراق سەدام حوسێن بڕیاریدا بە جینۆسایدکردنی کوردە عێراقیەکان لە باکووری عێراق کە 4000 گوندی ڕوخان و 182,000 کەسی لە مناڵ و گەورە زندە بەچاڵ کرد لە ناوێنە مناڵێکی تەمەن 12 ساڵ بە ناوی تەیمور بەڵام تەیمور دەرفەتی بۆ ڕەخسا بە برینداری هەڵات
بەڕێکەوت شوانێکی عارەب ئەیبینێت و بۆ ماوەی 3 ساڵ ئەیگرێتەوە خۆی. پاشان لە کۆتاییە سەدام حوسێن گیرا و تەیمور ئەو کاتە گەورە بوو ڕۆشتە دادگا و وەکو شایەت حاڵێک شایەتی لەو جینۆسایدەدا دەرەنجام سەدام حوسێنیان لە سێدارەدا. جەنەری فیلمەکەی من شەڕە، هەروەها بیرۆکەی فیلمەکەمیش لە فیلمی دە پیانیستە چێت. تەواو. ئەمە خۆشبەختانە نەمهێڵا بگێتە دەقەیە. بەڵام ئەمە ئێستا من نازانم بە چەندی خوێندبووە، یعنی ئەگەر ساعتم بکردایەتەوە لەوانەیە 40-50 هینیش بێت، هین بێت با بڵێن سانی بێ، یان ئەگەر هات و دەقەیەکیش بێەوە غەڵەت بووە. بە کورتی دیارە نەگەیشتە هینێ بۆیە من توانیم ئەمە بمەوە. تەبان ئەمە ئەگەر هات و بۆ کەسێکی غەریب ئەمە بخوێنیتەوە، تەنانەت بۆ کوردێکیش هەندێک کوردی گەنجەکانی دوای ڕاپەڕینکان فالیان نەبینی و بەستەنها بیستیانەوە یان دەگەر چیرۆکی تەیموریان نەبیستێ لەوانەیە هەر نەزانن ئەمە تا ڕادێ باسە چیەکرێ، چکۆ معقول نیە لەوێکە. ئێستا چیەکەم با من تۆزێ بەخاوی ئەڵێن مەبەستەکەم ئەوە بووە ئەگەر هات و ئەوانە مشم باز بکردایە سەرکەوتو نەبوو. بۆ نمونە یەکەم جار منوتم ناو ماڵان هەمووانە فیلم پرۆدیوسەرێکی کوردی بەریتانی، ئەگەر هات و بموتایە من ناوم ئالان هەمووانە بە ئەسڵ، هەروەها من پەنابەرێک بوومە ڕۆژانێک هاتووم لێرە خوێندوم و ئەم جارە ئێستا لەبەرەوەی من جنسیە بەریتانی مەیە بوومەتە پرۆدیوسەرێک، بۆیە ئەڵێن پرۆدیوسەرێکی کوردی بەریتانیم. مەبەستم ئەوەیە ئەم چیرۆکە خۆم کوردم و لێ زانم و هەروەها لە بەریتانیاش ئەژێم. ئەمە هەژاری خۆت ئەمەنیوەی باسەکرد. ئەمە لیناخان ئەڵێ 57 دقە، يعني 57 ثانية، يعني 3 ثانية كمتر بۆ دقة. هێدە سپاسیکەم ئەوە کەواتە هێنا ئەگەر هاتوو لە دقەکە تێپەڕیایم ئەوە دیارە نەمتوانیەوە. بەڵام ئەمە جارە بیری نەچێمە وەکو جارێ نمونەیەکەی گەرمەوەی دینا نەسی ئەوە نییە وەکو باسم کرد نەسی ئەم نووسین و پیچینەوە لە پاشە ڕۆژە وتمان ئەگەر بکرێتە پەرتوکیە لەبەرەوە هەر ئینگلیزیەکە دانم تەرجمەیەکەی کوردی. بەڵێ ئەمە بەشی یەکەم نابێ ئاوا درێژەم پێ بدایە کە من کێم و چۆن بەس ئەبێ بە کورتی باسیکەی. دووەم منوتم ناوی پەرتوکەم تەیمورە، ئیتر نابێ بڵێم ناوی بیرۆکەکەی من تەیمورە بۆ ئاگاداری تەیمور ناوی کوڕێکە، هەروەها تەیمور کوردیشە. تەیمور ئەو کەسەیە کە من ئەمێ باسی بکەم. تەیمور ئەو کەسەیە کە عارف قوربانی کتێبێکی لەسەری دەرکرد و منیش لەسەر کتێبەکە عارف قوربانی ئەم کتێبم با بڵێن مخابرەکەی ئەوم خوێندەوە و کردومە ئەمێ بیکەم لە سکریتێ، نابێ ئەو درێژەی بمێ. ئەم جارە منوتم لە ساڵی 80 ئەوخۆی ناڵێم ئەگەڕێنەوە بۆ پلۆتەکە، پلۆت یعنی ناوەڕۆک چی پێڵێن بە کوردەکەی بیکەینە مۆزۆق بابەت. پلۆت هۆنینە، هۆنینەوە دەست خۆش. پلۆت چونکە تۆ لە بینی دیمەنێ بۆ دیمەنێک چۆنی ئەهۆنیتەوە یان گرێ دەیت. خۆی پێناسی پرۆ دەڵێ ڕێکوایە قسەکەی تۆی پێناسی پرۆ دەڵێ بریتە لە ڕیزبەندی ڕووداوە یەک لە دوایەکەکان کە هەر یەک لە ڕووداوەکە کاریگەری بۆ ڕووداوەکەی تر هەبێ. ڕێکۆنینەوەگەی کە تۆ باسی چۆنێ ماڵێن هۆنراوە ئەویش راوەتەوە ئەمیشە بێ بۆ هۆنرێتەوە بە هەمان شێوەیە. بەڵێ جوان ئەوە وەکو باسم کرد کاک ئەوە لێ گرێدان، بەڵام وا بزانم هۆنین جوانترە چۆنی هۆنی تۆ بۆ مشتەکان. لەویتە کاتێک کە دەستم کردە قسەکردن وتمە بێ ناوەکەت و ناوی فیلمەکە و پلۆدەکە و دەی چیچی ئەبێ 5-6 لە یەک دەقە پێکی. ئەوە من دوانیم باس کرد وتم ئەگەر هاتوو بەو درێژە باسی بکەین نابێ. بەڵام ئەوەی کە زۆر زۆر مهمە ناوەکەی خۆت و ناوی فیلمەکە ئەکرێ بە کورتی بڵێ. بەڵام لە ناو ئەم یەک دەقەی کە من ئێستا خوێندبەوە ئەبرێت لە بینی دوو قەوسا تۆزێک لە سەرەتاوە وازی لێ بێنم ناوەکەی خۆمانسان و ناوی فیلمەکەش ئاسانە. هەروەها لە خواریشەوە کە فیلمەکەی من جەنەرەکەی شەڕە و بیرۆکەی فیلمەکەمش لە بەتە پیانیستەچێ ئەوەش تازێ وازی لێ بێنم. ئەوەی کە زۆر مهمە واتە ئەگەر هاتوو با بڵێن 20 دقەیەکی دەرکە سۆری 20 سانیەکی دەربکەین ئەبێت 40 سانیەکەی کە زۆر مهمە. ئەوشەوەیە وەکو باسم با دووارە بخوێنەوە لە ساڵی 88 سەرۆکۆماڵی بەسەرچووی ئەو کاتەی سەدام حوسێن بڕیاریدا کە جێنۆسایدکردنی و کوردەکانی عێراق لە باکووری عێراق و 4000 ئەمە ئەگەر هاتوو مناوە باسم کردایە بموتایە بۆ ئاگاداری لە ساڵی 1988
ئەو کاتە عملیاتێکە بۆ پیانوت ئەنفال کاتی خۆی لە ئاەتێکەوە دێ ئەمجارە سەدام هەستاوە بەناو ئیسلامەوە وای کردووە هەروەها سەدام حوسێنی دیکتاتۆر کە ئاوا شەڕی کۆیتی کردو ئەمجا هات ئەنفالیشی کرد ئەمجا سەدام ئەمە تەواان نابێت تۆ لە عینێکا بیکوێریتەوە تەنانەت نابێت تاریفی ئەنفال و باسکردن ئەنفال کە ڕاستە بۆ خۆی ئەنفالە بە درێژە پێ بدەی هەروەها نابێ من باس لەوە بکەم کە گوندەکانی کوردستان لەکوێ بوون ئەم 4,000 گوندە هەروەها 280 لە مناڵ و لە گەورە و لە ژن و لە پیر و ناز ئەها لە جاتیەوەی بڵێم لە ژن و پیر و لە گەنجەکانیان جیا کردەوە بە جیا بردیان بێ کوشتن و کچەکانیان وارێ کردو ئەو مەجالە نییە لەبەرچی ئەو مەجالە نییە یەک مەبەستی من هەیە ئەو شەوەیە لەم قەتڵ و عام و دنیای وێرانکردن و فیلمەکەی من و سینەماکەەوە و کەسانی گوێگرن و ئەم بەرنامەی ئێمە بریتێ لێ ئەو شەوەیە لەم هەموو خەڵکەی یەک مناڵی خوار 18 ساڵی 12 ساڵ دەرچوو ئەمە لە 150 مهمەکەیە لە 100 مهمەکەوەیە ئەم کوڕە تەمەنی درێژ بوون نەمرد ڕۆژێ لە ڕۆژان دنیا بە تەواوی پێچاوە نەبووەوە سەدام حوسێن گیرا چوو بۆ مەحکەمە کێ هات بۆ مەحکەمە بڕیا وەکو شایەتیدا لەو هەموو شایەتە تەمەن کۆمەڵی کەسیش بوون تەیمور گێڕایەوە دوای بڕیارەکەی دوای گێڕانەوەی تەیمور سەدام بڕیاری لە سێدارەدانی دنا طبعاً بابەتێکی زۆر مهمە هەموو کەسیاڵێ ئەم بابەتانە بۆ سینەما مهمە بەڵام دیسانە بابگەڕێنەوە بۆ بابەتەکەی خۆمان ئەگەر هاتوو بە درێژی ئێستا گەرم بابەتە لە مەسلەی ئەوی ترکەوتمان باسی ناکەین لە ستانداردەکە باس بکرێت لە مەسلەی 10 دقە و 20 دقە زۆر بە جوانی توانێت بە تێر و تەسەلی باسە ئەنفالیش بکرێت ئەسڵەن لێش پێم وایە ئەیباتەوە لەبەرەوەی بابەتەکە زۆر مهمە بەڵام بە کورتیە ئەبێ وەکو باسم کرد بایتر زۆر درێژەی نەدەم ئەگەر هاتوو من ئەوانە هەر هەمووی بۆ ماوەی چەند من وتم 3 ساڵ نازانم خۆی لە ڕاستیە ئێستا لەبیرم چ 2 ساڵ یا 4 یان 3 ئەوەنە تەیموری بەخۆیەوە کرد ئەمجارە ئەم کابرا عارەبە لە ناو دەوارێکی ڕەش بوو دوایەوە بە ترسەوە سەدام بیکردایە ئەی کوشت ئەمجارە لە کۆتاییە سەدام لە ساڵی 2003 هینەکەی نەما لە ساڵی 2007 بردیان بۆ مەحکەمە تەیمور ئاوار ڕۆژ ئەمانە نابین بکرێت دەرەنجام ئەمجارەش لە دواییە هەروە بە کورتی بۆی نەبێتە دەقەکە تێنەپەڕێ یەکسەر وتم جەنەری فیلمەکەم شەڕە طبعاً شەڕ وەکو چۆن جەنەرەکان خۆتان زانن لە فیلمە هەیە کۆمیدی هەیە ساینس فیکشنە هەیە چیە ئەوەی من شەڕە ئەمجارە بیرۆکەی فیلمەکەش لێرە لیناخانەڵێ ئەوەی سەختە زانینی ژانرەکەمانە هەمان بابەتی کاکالان من باسی بکەم ژانرەکە ئەەکەم بە مۆزیکال فیلمی تەیمور بە میوزیکە ئاڵم مۆزیکال ئەو واڵێ ژانرەکەیە من سوپاس بۆ لیناخان بۆ ئێوە کە جاروبار تەداخولەکەین ئیسراحەتێکیان ئەبدەیتی بابەتەکەکەینەوە بەڵام کاکە تۆ بیری چۆتەوە بەڵامی ترە دینەوە نیە کوردوەتەنی بە دڵۆ بەگیانە ناو بابەتەکەم بەڵام بۆ مەسەلەی ئەوەی لیناخان تۆزیە چۆن بێ فکرمی تەشویش کرد ئەگەر خۆی ڕخنە و ڕخنەکاری بابەت ئەوە خۆشە نەک هەمومان بڵێن بۆچوونی خۆیڵێ بۆچوونی خۆی بەس من وەکو باسم کرد تاوان بەڕێزەوەڵێم من زۆر لەگەڵ بۆچوونەکەی نیم لەبەرەوەی بابەتی میوزیک بە کورتی جەنەری میوزیکی فیلم ئەوە نیە یەک دنیا جەنەری میوزیکی فیلمانێ جەنەری میوزیکی فیلم چییە ئەو فیلمانەیە کە باسکردنە لە گۆرانی بێژێک ئیترە ڕابزانم چی بەسەر دێ جەنەری ئەو فیلمە چییە میوزیک فیلمە یان فیلمی کۆمیدی یان فیلمی وەکو باسمان کرد ساینس فیکشنە نازانم هەر فیلمە ترسناکە چییە ئەمیان شەڕە بەهەرحاڵ بابگەڕێن بۆ بابەتەکەی خۆم ئاخر بەش لە بابەتەکە کامێ باسیکەم ئەو شەوەیە وەکو باسم کرد هەرەوەنە بە کورتی وتم ناڵێم ئەبێت لە کۆتاییە باسەوە بکەیت کە فیلمەکەی من لە کام فیلمی دنیا چیە بەسەوە نەوتم لە فیلمی دە پیانیستە چێ ئیتر من نابێ بڵێم فیلمی دە پیانیستەوەیە کە باس لە هۆلۆکۆستەکە و بۆ ئاگاداری دەرهێنانەکەی مەسەلەن ڕۆمان پلانسکی و ئەمجارە نازانم ئەکتەری بەناوبانگ ئادریان برۆدی دەورە بینێت و پێویست بۆ ناکات بەڵام ئەمانەی کە ئەڵێم پێویست بۆ درێژە پێدانە ناکە کەوتم بانکرامەوە بۆ درێژە پێدانی و پەرە پێدانی ئەمانە فرسەتیاندامێ لەو دانیشتانە هەر هەمووی باس کرد ئەمە ئاوەکو نمونەیەکمان باس کرد و بەو شێوەیە هاتین ئێستا لێرە ئەمە یەک دوو نمونەی کەسە گەورەکانی دنیا باس بکەم بۆەوەی کە تۆزێک خۆی دیارە نمونە زۆرە دەربارە فیچ با بڵێن
پیچینی فێڵم بە تایبەت ئەلڤێتەرەکە بەڵام ئێمە لێرە ئەمەوێ لەو هەموو نمونانەی کە هەڵم کردووە ئەو نمونانەم هەڵکردووە یانمەوە باسی بکەم لە زاری کەسان بەناوبانگەکانی دنیا کە سوودی بە کوردی خۆمان یان سوودی بە چیرۆکی خۆمانەیە یان باشتر بڵێم سوودی بەو کەسانە هەیە لە کوردستانەوە ئەژێن و ئەپدەیتێکیان بکەن و بکەنمینەوە وەکو دڵخۆشکردنێک کە چۆن ئەم چیرۆکانەی ئێمە چەند مهمە بەڵام ئاگامان لە خۆمانە یان چەند مهمە هەروەها لە بەشێکی ترا کە نازانم چەندێکە قسەکەم باس لەوە بکەم چۆن خەڵکی کوردستان لێوە بتوان ئەم دەنگانە بگەنە دنیای دەرەوە وەکەوەی کە ئێمە تا ڕادەیەک لێرە لە دەرەوەی وڵات فرسەتەکانمان دەسەکرد بەهەرحاڵ ڕۆبێرت کۆسبەرگ ئەمە پرۆدیوسەرێکی بەناوبانگە ئەروە بزانم دایرەکتنیشی بۆ فیلمی کۆماندۆ کرد کەیتر فیلمێکی بەناوبانگە ئەوڵێ چی ئەڵێ وەسفکردنی کارکتەرێک گێڕانەوەی دایلۆکێک کاریگەریەکی زۆر باشی هەیە بۆ کەسانەی لە مێشکیان نابێ بەردەوام کاتیانەوێ سکریپتێک بنووسنەوە قەیچیەکە بەڵام ئەگەر بتوێ فیلم پیچین بۆ فیلمێک بکەی ئەبێ زیاتر و زیاتر تۆ فۆکۆس بخەیتە سەر پڵاتەکە کەواتە مەبەستی لە چیە لێرە ئەگەر هات و تۆ نیاستێ سکریپتێک بنووسی بیر لە کارکتەرەکانت بکەرەوە کارکتەری سەرەکی و دووەموسی هەموو ئەوانە هەروەها بەوردی بیر لە دایلۆکەت بکەرەوە ئەوە تعلیقێکەدا ئەڵێوانە ئیشی نووسین و سکریپتەکە ئەینووسی نەکلەوەی کە ئیشی ئەوە بێجام جارە لەبیرتە ئێستاش من تۆزێ باسم کردوتم لە ماوەی ئەو 6 سانیە کە ئەڵێم ناو ئەوەیە و ناوی فیلمەکە ئەوەیە هەروەها لە کۆتاییشا جەنەری فیلمەکە و ئەمانش لابرەی ڕێک ئەبێ فۆکۆس بخەیتە سەر ئەو 30 سانیە یان چەند سانیە کە باس لە پلۆ دەکەن کەواتە ناوەڕۆکەکە کەواتە لە مەسەلەی فیلم پیچینە ئەوانی تر ئاسانی باسی لێ بکەیت تۆکیت و ناوەکەی چیە ئەو جۆرەشتانە بەڵام پلۆتەکە کەواتە پلۆتەکە وەکو باسمان کرد تعریفێکە جارێکی ترێڵێمەوە کاکاوی خۆمان دەستێکی باڵا هەیە لە اینەکە وابزان خۆتیش لەبیرتە کاکسەکەوت ساڵێ 2 ساڵ پێش ئێستا زۆر بەجوانی باسی پلۆت و لۆگلاین و ئەمانەی کرد وەکو باسمان کرد پلۆتیش بۆی هەر تۆزێ بێرێنانەوەی برادران کە ئەگەر هەندێک کەس باش نایزانەیان بیسوێتی تعریفەکەیەوەیە کە بریتە لە ڕیزبەندی ڕووداوەکانی ناو بابەتێک بەڵام ڕووداوەکانە بێ ئەوەنە کاریگەری هەبێ ئەو ڕووداوە بۆی کە هەنگاوێک بنێ بۆ ڕووداوێکی تر تی هەڵکێشێک وەکو لیناخانی شتێکی جوانی باس کرد لە بیرم چوو کەوتت ئەمانەی تر دیارە کاکسەرکەوتە زانێت لەوەی کە لە پێناسەکردنی زاراوە کوردەکانە تۆزێ زەعیفن ئەمە ئاوا ئەمجا بێنە سەرەوەی ئێستا لەوانەیە پرسیارێکی تر بکرێ چەند فیلمێکی بەناوبانگ کە تا ئێستا لە فیلم پیچینە وەرگیران و دۆجا بەرهەمهێنران ئەمجا بۆ ئەو فیلمە بەناوبانگانە وەرگیران لێرا یەک دوو نمونە هەروە بەپەلە باسەکەم و هەوڵەدەم بابەتەکەم تۆزێ کورتکەنەوە بۆی مەجای گفتوگۆوانە هەبێ کاکسەکەوت لەگەڵ مای وایە بەڵێ بەڵێ لەگەڵ حەزەکەی پرسیارەکەم پرسیارم حاضرە کاک ئالان شتێکی کە طبعا بۆی باشترین پیچین بنووسیت ئەو خاڵانە چین بۆی باش بێت خۆی ئێستا ئەو لەبییر نەچێمە دووسێ جاتۆ بڵێ پیچین بنووسین منیشڵێن پیچین بۆ ئەم جارە باسی نووسینەکە ناکەین باسی وتنەکەکەین با بڵێن پیچین بکەین دانەوداویکەین من یەک داوە باشترین پیچین چییە؟ ئێستا خۆی لە ڕاستی من لە سەرەتا لەبیرم چوو ویستم داوات لێ بکەم بۆ زۆر باش تێگەیشتنی برادران ئەگەر تۆ یەک شت بکەی زۆر باشەکەی ئەوشەوەیە لە ئێستاوە هەتا منێەوە شۆش بەرنامەکە بەڵێ فەرموو قسەکە تەواوکە یەک هەتاوەکو تەواوی یەکەم تۆ یەک شت بکەی زۆر باشە ئەوشەوەیە تۆ بیر لەو هەموو بابەتی خۆمان بۆ نمونە بیر لە عومەری خاڵت یان لە بابەتێک بکەرەوە دۆجا ئەگەر بابەتمان نەما فرسەت بوو تۆ بڵێ من ئەمەوێ پیچینێک بکەم بۆ ماوەی 1 دقیقە تۆ پیچینەکەی خۆت باسکە بۆ نمونە باس لە قەزیە هەڵەبجاکەی خۆ هەڵەبجەش کەم نییە ئەم جارە تۆ کە باست کرد من ساعتت بۆ گرمەوە کەمتر بێ یان زیاتر بێ ئەم جارە من ئەڵێن بەڕێی من ئاوانیم ئەڵێن بەڕێی من ئەگەر ئەوەت ئاوا نەوتایە تۆزیە کورتتت بکردایەتەوە یان لە مەسلەی پلۆتەکە ئەوەنەت نەوتایە ئەوە نەیترتە بۆتایە لە کۆتایی شەوات نەوتایەوات بوتایە تۆ شەڵێ ئاخر بۆیە ئەوە مواوت و ئاوا کاتێکی زانێ ڕێک پیچینێکی جوان بۆ تۆ دروستەکەین بەڵام وەکو باسم کرد ئێستا بۆ نمونە لێناخان نام فڵان فیسانەمانەی کە ئێستا لە خەتن ئەگەر لە زوو مابوایەت و حوسەڵە و تااقەتمان هەبوایە ئەمانتوانی هەمومان بەشدار بین یان ئێستا خەڵکی تر لەوانەیە حەزکە بەشدار بێ بەڵام ناتوانن لەبەرەوەی تەنها من و تۆ لە خەتین جا بۆ ئەگەر نازانم تااقەتی ئەوەت هەیە مەجای ئەوە هەبێ یان نا یان ئەگەرنا
مەجاالم بێ من بەرنامەکەم تەواوکەم بۆ کە ئەم ڕوونکردنەوەی کا خالید بخوێنمەوە چونکە کا خالید لە LA لە ئەمریکا لە هالیوود با بڵێن ئەویش بۆ سیناریۆی خوێندووە ئیتر بڵێن حەمە کا خالید حەمەلاو بەڵێ ناویم بیستووە کا خالید و دەیدە ئێستا کاتیەوە نیە باسی بکەین یەکیشمان بە پیچینێک بیڵێن ئەڵێ سڵاو پیچین بە 6 خاڵی سەرەکی هەر وەک لۆگلاین تعریف ئەکرێت زەمان مەکان ڕوودا و پڵاتی سەرەکی کەسایەتی ژانر و کۆتایی فیلم چۆن لە لۆگلاینیش هەمان ڕێسایی هەیە پیچینیش هەمان پرەنسیپە ئەمیان بە نووسین و ئەویان بە شێوەی زارەکی جوانە دەستی خۆش بێت تۆ ئەگەر باست کردمە من دووسێ جاوەکو بیرێنانەوە باسی کەم یەکەم جار دەستم پێکردوتم پیچین هەیە بە قسە بنووسین ئەم جارەوتم پیچینە قسەکە گێڕەرەوەکە واتە شەفێوەکە ئەم جارە لەوە لەناو ئەوە شەهاتمە سەر ستانداردەکە و هینەکە ئەلڤێتەرەکە ئەم جاوتم تەوەری ئەم ڕۆمان بتوانین باس ئەلڤێتەرەکە لە یەک دەقە بکەین بەڵام لەبیرتە باسی ستانداردەکەم کرد و تەنانەت باسی ئەمەشم کرد ئێستا باسم کرد وتمە بێ ئەو 6 خاڵە حەوت خاڵی تیاێ بەڵام ئەوەی کە کاک هین باسێگا پێم وایە باسی ستانداردەکەیە ستانداردەکەی ئەوە بە تاکید مەجال نیە لە ئەلڤێتەرەکە باسی ئەجینا بڵێ من لێرە من خۆم بەشداری چەند پیچین فیلمێکم کردووە ڤیدیۆیان گرتووە نردویانە بۆ کەمپەنیەکانی بەرهەمهێنا لێرە هەر پیچین فیلم بە ڤیدیۆش کراوە چۆن ترەیلەر بە هەمان شێوە کراوە ئیترەوەی کە خالی دێڵێ بە هەمان شێوە بەڵام ئەمەی تۆ ئێستا بەس باسی ئەلڤەیتەرەکەیەکی ئەوە بوو مەسەلە بڵێ کاخالید ڕاستەکە لەبەرەوەی ناڵێم ئەگەر ئێستا بۆ نمونە بتوێت پرۆپۆزەلێ تەقدیمکەی بۆەوەی لەگەڵ سکریپتەکە برێکداونێک بە هەر حاڵ کاتێک تەقدیمی کۆمپانیایەکە ڕێک ئەو خاڵانی ئەبێت یابێ بە زەقی بەوردی بەڵام بەنووسین پاکێژێک و تەقدیمیەکەی بەڵام دیسانەوە ئەمە چەند جارێ باسی بکەم ئێمە هاتووی زۆر بەپەلە باس ئەلڤێتەرەکە با کوردی ناو مەسعەدەکە بکەین چۆن بتوانی لە ناو مەسعەدەکە هەتاوە کۆچیتە سەرەوە ئەو ژنە زیرەکە بتوانی بە کورتی بگەڕێنەوە بۆ سینەما بتوانانی بیرۆکەی فیلمەکەت بۆ پرۆدیوسەرەکان تەقدیم بکەی قەناعەتیان پێ بکەی کە بڵێن بەڵێ تۆ توانیت لە ماوەی دەقەیەکە ئەو بیرۆکە گەورەیە باسکەیت و پەسەندی بکەن بە کورتی وەکو باسم کرد یەک دوو نمونە باس بکەم تۆزێ شتێکمان بۆ دەرەکەوێ وەکو دڵخۆشکرد لەوەی کە احتیمالێ ئێمەش بتوانین یان بۆکو من دوو دیارە نمونە زۆرە لەو فیلمانی کە کاتی خۆی لە پیچی نابردیانێتەوە دۆجا بەرهەمهێنانیان هێنا دەستکەوتووە من تەنها دوو نمونە لەبەرەوەی فیلمەکان بەناوبانگە و خەڵکی یان زۆرمەمان بینیمانە فیلمی یەکەم فیلمی جۆز ئەم فیلمی جۆز فیلمی قەرشەکە کاک سەرکەوت لەوانەیە بینبێتە تەها فیلمێکی ئەوەیە کە کۆنی شەهین بەڵامەتە بەناوبانگە ستیڤن سپیلبەرگەوەی لە ساڵی 75 کۆنیشە قەرشەکە لە ناو شوێنێکی سیاحیە سەر بەحرێکە خەڵکەکە گرێوینەوە تا دووجا قەرشەکە چی دەکەن ئەم فیلمە ساڵی 75 بەڵامیتە دیارە زۆر بەناوبانگین ستیڤن سپیلبەرگە وەکو باسم کرد 9 ملیۆنی تێچوو 470 ملیۆنیشی کردەوە هەرەو کاتە ئەم جایتر بە کورتی ئەمە یەکێکە لە فیلمەک بەڵام فیلمی دووەم کە فیلمێکی تازەیە زۆر بەناوبانگە زۆر سەرنجڕاکێشانە توانی زیرەکانە ئەم پیچینە بیباتەوە ئەوش فیلمی ئەکوایت پلیسە Quiet Place حتمما هەمومان بینیمانە یان زۆربەمان بیستومانە ئەوەی شوێنێک بە بیکەینە کوردیڵێ شوێنێکی بێدەنگ ئەوەی کە هینەکە ئەو فیلمەیە کە ئیتر عایلەیە کە ژنوپیاوێک و دوو مناڵیان هەیە و تەنها ئەوان ماونەتەوە منستەرێک بڵێن هینێک چی پێڵێن بەڵایەک بە هەر حاڵ تووشیانە دێت و هەموو خەڵکەکە کوژن ئەوان خۆیانە شارنەوە خۆیان نادەن بەدەستەوە ئەو فیلمە ئەکوایت پلیس تەوان دوو بەشە بە هەر حاڵ بەشی یەکەمی زۆر سەرکەوتوو بوو تەوان بیرۆکەکەی هی کابرایەک بووە کاتی خۆی کابرایەک بە ناوی براین وود بیرۆکەیەکی هەبوو تێتی ئەگەرەکە ڕۆژێک بیرۆکەیەک لەم بابەتە هەبێ شوێنێک عایلەیەک خۆیان شاد بێتەوە وەکوتر بەڵایەک لە دنیا دروست بێ هەموو کەسەکانی کوشت بێ بەڵام ئەم عایلە بۆیە ماون و خۆیان پاراستووە لەبەرەوەی بە هیچ شێوەیە قسەیان نەکردووە چووکم بە هەر دەنگ بڕینێک ئەو بەڵایە ئەگا پێتان و یەکسەر ئەگرەوەی کوژیەوەی خوا و ئەوانە جا ئەمە باسکردنێک بوو ئەو گێڕا بۆ یەکێکی تر بە ناوی سکۆت بێک
سکۆت بێک ڕۆشت بوو بۆ لای ئەکتەرێکی بەناوبانگ هەیە جۆن خۆی جۆن باڵێن جۆن ناوی دووهەمی کریسیسکی دیارە من نازناوەکەی بەهەرحاڵ جۆن کریسینسکی چی کردووە کە بیرۆکەکەی وەرگرت ئەم جارە کردی بە ڕێک پیچینێک هەوڵێکی دا و بووکینی کردە ڕۆکو لە سەرەتا من باسم کرد ڕۆشت پیچینی ئەم بیرۆکەی کرد ئەمە پیچینی بیرۆکەکەیەتی کە من کردومەتە یەک دەقەکەی و باسیەکە من کردومەتە کوردی بزانە ئەو چۆن گێڕایەوە دۆجا فیلمەکە چۆن بەڕەمێنرا ئەم ڕۆشت دانیشتوویتر بزانە هەروەکو ڕێک چۆن من ڕۆشتم بۆ تەیمور ئەو تەواان لە ئەمریکا ڕۆشتووە بیرۆکەکەی گێڕاوەتەوە بیرۆکەکەی چۆن گێڕاوەتەوە بەم وەکو باسم کرد من نووسیمە بابی خوێنەوە ئەڵێ بوونەوەرێکی درڕندەی مەترسیدار زۆربەی مرۆڤەکانی کوشتووە لە دنیا تەنها یەک خێزان ماوە چونکە خێزانەکە خۆیان خەشارداوە خۆیان پاراستووە بە بیستنی هەر دەنگێک وەحشەکە ئەگاتە سەریان و ئەیان کوژێت ژنەکە سکی پڕە و خەریکە مناڵی شێبێ کەچی ناشوێرێ هاوار بکات لە کاتێکە مێردەکەی و مناڵەکانیشی بە تەنیا گیان هێشتووە لە لایەکی تر باوکەکە بۆ ڕزیارکردنی مناڵەکانی ناچارە بێت دەنگێکی گەورە هەڵبڕێت و خۆی بکا بە قوربانی مناڵەکانی ئێستا ماگەرەکو هەرێک لەو برادرانی کەی بیستن کە ڕاستە بە زمانی کوردی گێڕامەوە بەسەر گەرەکو فیلمەکەیان نەبینێ لەوانەیە هەر چۆن بە هیچ شتێ نەگەیشت بێتن لەوەی ئەڵێن ئەمە چۆن بیرۆکەیەکە ئەمە چۆن نەکرێ بە فیلم بەڵام ئەو کەسانێک کە فیلمەکەیان بینیوە کە پێم وایە زۆر کەس بینیوەتی ئەوە بە ئاسانی یەکسەر تێگەن بابەتە بەهەرحاڵ ئەم هات بەس ناوەڕۆکەکەی بە کورتی گێڕایەوە لەوەی کە ئەم فیلمە چۆنەکرد با جارێ و پرسیارەکەم کاکسەکە تۆ خەتەوە فیلمت بینیوە The Quiet Place وڵی دەمێکە بینیومە کاکە ئالانجان بینم خۆی 2010 بەرەمێنرا بەڵام بەشی دووەمی تازەیە 2021 بۆ بینەرانیش لەوانەیە زۆر کەس بینی بێتی بەڵام بیری چوو بێتەوە ئەوەیە کە وەکو باسمان کرد ژنوپیاوەکەن ژنوپیاوەکە کوڕ و کچێکیشیان هەیە کچەکە 14 ساڵە و کوڕەکە 12 ساڵە و لەناو خانوویەکی زۆر کۆن هاژێن بەڵایەک هەیە پێڵێن من نازانم بە حساب بە کوردی کوردمەتە بەڵا وەحشێک بە هەرحاڵ ئەو ئەبێ بە بچووکترین شێوە قسە بکەی ئەبێ یەکسەر گوێی لە دەنگکار بێت و ئەگا پێت و ئەتکوژێ ئەم جارە دەوەرە ئەم سەعات و نیوە نام 2 سەعاتە بە بێدەنگی ئەو فیلمە کراوە هەر هەمووی بە ئیشارە قسە لە ناو یەکەوەکەن جا بە کورتی ئەم ژنوپیاوە هەوڵیاندا هەرچۆنی بێ مناڵەکان جاری وهەیە یاریانەکە لە بیریانە چوو دەنگێکیانەڵە بڕی زوو فریا کەوتون ڕایەنەکەدا ژوورێکی تر بە کورتی ئەم جا لە دوایە ژنەکە فیلمەکە زۆر جوان بوو لەبەرەوەی ژنەکە لە دوایە حاملێمانی خۆیەتی مناڵەکان نازام چوونە دەرەوە یاری بکەن چی باوکە یەکسەر چوو بۆ ئاگاداری مناڵەکان بێ لەو کاتا تووشی قەزیەکە هاتن با بڵێن وەحشەکە نزیگیان بۆ ئەوانە ترسا بوو نەیانتوانی بگەڕێنەوە بۆ لای ژنەکەش لەو کاتا مناڵیە بێ مناڵێ دێت و ناوێت لێ بشقژێنێ لەبەرەوەی بقژێنی یەکسەر وەحشەکە گاڵۆی کوژێ ئیتر ئەمە فیلمەکە زۆر شتێکی جوانە دەست بخەت سەردەمی خۆی و هاوار نەکات و مناڵەکەی ببێ و مناڵ لەدایک و بە هەرحاڵ لەم لاوە بەشی دووەم باوکە لەگەڵ و مناڵەکە خەریکە لە دەرەوە مناڵەکە بەسەر وابزانام سیارەکەەوە هەیە شتێکی وایە یەکسەر هینەکە گاتە سەریان باوکە تقریبا 20 متر زۆر جوانە نهایەتی فیلمەکە 20 دقە دوورە لە مناڵەکان سۆری 20 مترێک دوورە لە مناڵەکانەوە وەحشەکە گاتە سەر مناڵەکان بیان گرێبیان خوا باوکە هیچ حەلێکی نییە لە دو هاوارێکی گەورەکە چکم هەموو فیلمەکە بێدەنە بەس تەنها هاوارێکەکە بۆم هاوارەکە بۆی وەحشەکە ببیسێ وەحشەکە کە هاوارەکە بیسێ ئەگەڕێتەوە ڕێکە ڕوا باوکەکە ئەگرێ ئەیکوژێ باوکەکە کە ئەگرێەوە کوژێم جا مناڵەکان و نەجاتە بێ واتا باوکەکە بێتە قوربانی بۆ مناڵەکان ئەمە یعنی هین فیلمێکی سەرنجڕاکێشە زۆر کەس بینیوێتی بەڵام من دایمە باسی فیلمی بکەم دایمە حەزەکەم تۆزێ باسی بەرەمێنانیشی بکەم چکومەوە تقریبا بوارەکەی خۆما جا بە کورتی بەشی یەکەمیان فیلمە هەر بۆ زانین ساڵی 2018 بەکارهێنرا و 7 میلیۆنی تێچوو لە 7 میلیۆنەکەش 341 میلیۆنی کردەوە لە بۆکس ئۆفیس لەبەرەوەی فیلمەکە زۆر مهم بوو بەڵام با لێرا بگەڕێنەوە بۆ مهمیە زیرەکی جۆن کە هەستاوە بە بەرەمهێنانی ئەم فیلمە یەکەم جۆن خۆی دەرهێنەری فیلمەکە بوو
ئەم جارە خۆی کارکتەری سەرێکی ناوفیلمەکەش بوو، هەروەها بە 3 کەسەوە سکریپتەکەیان نووسی، خۆی یەکێکی سەرەکی بوو. جا زۆر زەحمەتە هەتا لە هۆلیوود و لە شوێنەکان تریش دایمە باسەوەکەن زەحمەتە کەسێک خۆی کارکتەری سەرەکی بێت و تەنانەت خۆشی دەرهێنەر بێ، هەروەها خۆشی بەشێک بێ لە سکریپتڕایتەکان. جا بۆیە کە سکریپتەکەی زیرەکیەکەی لە چی هەبوو؟ وتمان کوڕکچێکی هەبوو، ئەم جارە بێت لە هەموو فیلمەکە و کوڕکچە هیچ قسە نەکەن. هەستا زیرەکیەکەی لەوە چی کرد بۆ سەرنجڕاکێشانی جوانی فیلمەکەی؟ کچێکی ئەکتەر هەیە، کچەکە ئێستا گەورەش بووە، ئەو کاتە خۆی ماڵی 2023 ناوی میلیسەند بلانت سیمنز ناوی دووەگێتی. بەهەرحاڵ میلیسەند سیمنز ئەو کاتە کە ماڵی 2023 ئەو کاتە تەمەنی 14 ساڵ بوو. ئەم کچە هەر لە ئەسڵا بۆ خۆی کەڕولاوە. جاکە لە ئەسڵا کەڕولاڵە ئیتر تەبان بە خوێنەواری هەیە، خوێنەواری بابڵێن هین بارزەکان و ئەمانە هێنای بۆ ناو فیلمەکە ئەوی کردە کچەکە بۆی هەر ئۆتۆماتیکی کۆخۆی کەڕولاڵەوە بێ قسەش نەکات. ئەیتر ئەوەنە ئەو کچە بووە هۆکاری سەرکەوتنی ئەو فیلمە لەبەرەوەی ئۆتۆماتیکی ئەو کچە بۆ خۆی هەر قسە ناکات، بەڵام دەورەکەیشی بینی لەگەڕەوە هەتا کۆتایی هەر حێواری نییە و هەر قسە و بانگوازیشی نیە. ئەم جارەکە تەبان کوڕەکە ئەم جارە خێزانەکەی خۆی کە خێزانەکەی خۆی تەبان ئەکتەرێکی بەناوبانگە هەر لە ڕاستیشە خێزانیتی ئێلمی بلاند، ئەوە ئەکتەرێکی بەناوبانگی بەریتانیە، ماڵیدی 83 و وابزان 4 ساڵ لە جۆن خۆی گەورەترە چوون، جۆن خۆی ماڵیدی 79. بەهەرحاڵ خۆی و خێزانەکەی لەگەڵ ئەو دوو مناڵە ئەم جارە بە زیرەکانە ئەو فیلمەی بەرەمهێنا. ئیتر لە دوایە کە وەکو باسم کرد فیلمەکە سەرکەوت و لەبەر سەرکەوتنەکەی لە ساڵی 2021 بەشی دووەمی بەرەمهێنا کە دیسان 297 میلیۆنی هین کردەوە بەدەستهێنایەوە لە بۆکس ئۆفیس. ئێستا ماوەتە سەر ئەوەی کە ئەخیر بەشی بەرنامەکەی من تۆزێ بە وەکو باسم کردەوەی کە پەیوەندی بە کوردستانەوە هەیە چی بکەن چی نەکەن، وەکو ئینگلیزەڵێ گود نیوز باد نیوز، کە هەندێک شتەیە ئەو بەرادەرانەی لە کوردستانن ئەتوانن وەکو دڵخۆشکەریەک بیکەن یان مەجالەکە هەیە. باد نیوزەکە شەوەیە هەندێک شتەیە ناتوانن بیکەن لەبەرەوەی لە کوردستان و وەزعەکەیانەوەکە. یەکەم وەکو باسم کرد لە گود نیوزەکە باڵێن وەکو ئینگلیزەڵێ دووسێ نمونە باز بکەم. یەکەم لە مەسەلەی فیڵم پیچینە ئەگەر بیرۆکەیەک زۆر چڕوپڕ بێ ئەو بیرۆکانیان پێخۆشە ئەوانە سەرەگرن. چڕوپڕ یعنی چی؟ یعنی دەوڵەمەند. ئەمە شندی خۆمانەکات لە کوردستان لەبەرەوەی دایمە بیرۆکەکانمان سادە نین. ئەگەر کەسەکە بزانێ بیگەڕێتەوە بیرۆکانمان زۆر چڕوپڕ و زۆر دەوڵەمەندن، کە مناڵێن بیرۆکەمان واتە 50 چیرۆکی ئەنفال و 100 چیرۆکی هەڵەبجە و جێنۆسایدی یەزیدیەکان و تەنانەت بەو هەموو هاتنی پەنابەران و کوشتن و بڕین و ڕێگایانە هەمووی چڕوپڕە. ئەمە لەلایەکی تر نمونەیەک بێنمەوە بۆی وەکو چۆن بڵێ دڵخۆشکەرێک لەوەی کە کەسە گەورەکانی دنیا بەدوای چیرۆکانی ئێمەمانانە ئەگەڕێن، بەڵام وەکو نمونە وەکو باسی کە دیارە نمونە زۆرە، بەڵام ئەو نمونانەی کامێ باسی کەم پەیوەندی بە خۆمانەوە هەیە. بۆ نمونە پرۆدیوسەری بەناوبانگ ستیڤ ماکوینەوەی کە باڵێن پرۆدیوسەر و دەرێنانیشی بۆ هین 12 ساڵ کۆیلایەتی، لە 12 ساڵ کۆیلایەتی قسەیەکی زۆر جوانەیە. ئەڵێ نەسی قسەکەی وایڵێ هەمیشە من ئامۆژگاری پرۆدیوسەرەکانی هاوڕێم کردووە بڕۆن چیرۆکێکی سەرنجڕاکێش لەو کەسانە دەدیسن کە بۆ خۆیان ڕۆژانێک کارەکتەری سەرەکی بوونە لە ناو ڕووداوەکە. ئێدەی خۆی ئەمە قسەیەکی زۆر جوانە، یعنی واتە با دووبارەکەینەوە پرۆدیوسەرەکان بڕۆن لە هەر کوێی دنیا بێ بگەڕێن بە دوای کەسانێکە کە ئەو کەسانی کە خۆیان بە چاوی خۆیان ڕووداوێکی زۆر سەرنجڕاکێشەری نەبیسراویان بینیوە، ئەو بیرۆکە پیچین فیلم پیچین ئەو بیرۆکانە بێنن و بۆ ئێمە بۆی هینی بابڵێن بخینە بەردەست. ئێمە تقریبا وەک چۆن بێ هەر ڕێکۆ کێکی بڵێک نازانم ناڕاستەوە خۆ بڵێ ئەگەر کوردەیە بڕۆن فریای کوردەکان بکەون بۆی چیرۆکانیانمان پێ بگەێنن. ئەمە لەلایەکی دووەم باڵێن نمونەی دووەم و یەخیر نمونە ئەوشەم دیسان وەر پارکەر کایتر خاوەنی ئەوش خاوەنی فیلمی گێرل ترید یان جوانترین فیلم کە زۆر فیلمێکی جوانە Think Like a Man بیر بکەرەوە وەکو پیا و شتە لەو بابەتەیە. بەهەرحاڵ ئەوش ئەڵێ چی؟ ئەڵێ من بە هاوڕێکانم وتووە دایما زۆر چیرۆکی ڕەگەزپەرستی ڕەشپێستەکان و تەنانەت هۆلیوودیشمان بۆ مێنەوە،
هەرچەندێک ئەندوو چیرۆکە ئەندوو بابەتە زۆر مهمە و چی فیلمی درێژان لەسەر دروست کراوە، بەڵام هەموو ئەندامانی لەشتان بکەن بەگوێ بۆ ئەو کەسانەی لە کونوقژبنێکی ئەم دنیاە چیرۆکێکی زۆر باشی سەرنجڕاکێشێنیان پێ و تا ئێستا فرسەتی ئەوەیان دەست نەکەوتۆ بگەێنمە دەست ئێمە. یعنی هەر وەک چۆن بڵێ دووبارەیەکەم و ڕێک وایەت کایە کوردەکان یان با بڵێن بڕۆن بە شوێنێکە کوردێک بدۆزنەوە بۆی چیرۆکێکمان بۆ پێیاکە. بۆ نمونە باسکردنی هەڵەبجە و ئەنفال، بۆ نمونە هەڵەبجە و ئەنفال ئەو هەموو چیرۆکە ئەگەر ئێمە ئێستا چۆن بۆ نمونە بگەینە دەست وێڵ پارک بڵێن خۆت ڕۆژێ لە ڕۆژانەوە تۆیان بگەینە دەستیت بۆ نمونە. کەواتامە دەریت چییە کە من ئەم دوو نمونەم باس کردەوە واتا بۆ ئاگاداری خەڵکینە ئەوەنە بابەتەکانمان مهمە بەڵام ناتوانین بگەینە دەستی ئەوان بە تامەزرۆ جوەگرن. ئەمە جگە لەوەی بە شێوەیەکی گشتی وابزانم هەمومان کە شارزای یان ئەڕۆین بۆ سینەماوە زانین لەم ساڵانەی دوایە هۆلیوود و هەموو ئەوروپاش ئەناڵن بەدەستەوەی کە بابەتی باشیان لێ بیکەنە فیلم. لەبەرەوەی زۆر بۆیە ئێستا سینەما ئەگەر بە سەرنجێ لە سەرنجەکان جگە لەو پێکدادانی کۆرۆناڤایرۆس بەسەر خەڵکی دنیا هێنا ئەوتانێت بووەتە هۆکارێکیش لەوەی کە بابەتی وا مهم نییە لەوەی کە بیخۆزنەوە بیکەنە زۆر بابەتێکی زۆر باش بە تایبەت بۆ ئۆسکار و کان و ئەوانی تابی بنەوە واتە بابەتەکانمان باشە بۆ ئاگاداری. جگە لەبەر فیلم پیچین لە کوردستان ئەتوانن وەکو باسم کرد گودنیوزەکەی کوردستانەوەیە ئەم بیرۆکەی کە من باسم کرد بێ لە ناو قاوەیەکە دابنیشیت و لە ئەوروپا و بۆ گەڕانەوە ئەمە وایە هەیە لە هەموو دنیا لە ئەوروپا لە بەریتانیا بەڵام لە کوردستان لەبەر پاسپۆرتە عێراقیەکە و ڤیزە و نازانم لەبەر چیشی ناتوان خەڵکەکە بێن کەواتە تەنها یەک حەل هەیە ئەوشەوەی وەکو تۆ باس کاک سەرکەوت ئەوشەوەیە بیرۆکەکەت بە نووسین بتوانانی بفرۆشیتەوە. بیرۆکەت بە نووسین بتوانانی بفرۆشیتەوە تا ڕادەیە ئاهۆنترە باشتریشە لەبەرەوەی بەڵام ئەتێ چیکەوە کاتا بێ دیسان لە ڕێگەی ئۆنلاینەوە بیرۆکە بفرۆشیتەوە بەڵام ئەو کاتە ناوی نانێن پیچینیان بە تابەتەکە ناوێت پیچینیش ئەبێت ناو ئەلڤەیتەرەکە وازی لێ بێنی مەسەڵەتەکە یان تەنانەت واز دەستاندانەکەش بێنین ئەو کاتا بێ بگەڕێن بە دوای چەند کۆمپانیایەکە یا هەر سێرچێکە لە گوگڵ هاو کانسەڵێن مای ئایدیا یان هاو کانسەڵێن مای سکریپت یەک دنیا وەبسایت بۆ دێتەوە کە چۆن سکریپتەکەت بفرۆشی یان بۆ ئەو کۆمپانیایانە بۆ نمونە خەڵکێکی زۆر ئێستا لە کوردستانیش لە کۆمپانیای فیلم فریوەی فیلمەکانان نێنن بۆ فیلم فستیڤاڵ بەڵام لە یەکێک لە ئۆپشنەکانی فیلم فریوەی بۆ نمونەڵێ کاتێتەوە دا فیلمەکەت بابێن سەبمیتەکەی ئەڵێ ئەگەر بتەوێ ئایا فیلمەکەت ئەتەوێ بۆ یەکەم بردنەوەی یەکەم فیلم باشترین فیلم بێ یان باشترین دایرکتەر یان باشترین ئەکتەر لە خوارەوە نووسراوە یان باشترین سکریپت واتە تۆ توانی سکریپتەکەش لێوێ هینکە ئەگەر هات باشترین سکریپتی بردەوە ئەمە تەوان زۆربەی لە فیلم فستیڤالە بەناوبانگەکانی دنیا زیاتر ئۆپشنانەیە تۆ ئەگەر سکریپتەکەت یەکەم بباتەوە یعنی پرۆدیوسەرەکان بەدڵیان بووە دوایەوەش ئەگەر هەندێک جارەیە کەسەکە توانێت تەنها سکریپتەکەی بفرۆشێت و علاقەی لە هیچ نەبێت یعنی من وەکو هەواڵێکی خۆش ئەگەر نیازم بووە سکریپتەکەی فیلمی تەیمورم بفرۆشایەتەوە هەرچەندێ نابێ باسی پارە بکرێتەوە ئەم جۆرە شتانە توانی بە 200,000 پاوەند سکریپتەکە بفرۆشمەوە وازی لێ بینم کەیتر 200,000 پاوەند مەبلەغە بۆ مەسەلەین بەڵام قەت ئامادە نەبووم بیفرۆشمەوە لەبەرهێنی فەرموو. بەڵێ کاکالان با هەنێک تێبینی و هین بخوێنمەوە چونکە بۆی برادران لێماندا نەبڕێن. لینا خاناڵێ بۆ پارەداری کورد فیلم پیچین گرنگ نییە چونکە لێی تێناگەن ئەوەی گرنگە تەنیا پەیوەندی هاوڕێیەتی و واستەیە. اینجا من وەڵام بەمەوە یا تۆ من وەڵام یەکەم هەیە بۆ بەمەی لینا گیان ئەم فیلم پیچینە بۆ کەمپەنی بەرهەمهێنەر و ئستۆدیۆکانە ئێمە کەمپەنی بەرهەمهێنەرمان لە کوردستانە نییە لە هەر 5 پارچەکە و ئستۆدیۆشمان نییە تا ئەوان پارەی بۆ سەرفکەن ئەمە بۆ ئەو بەشی کەرتی پیشەسازیەیە ئێمە لە کوردستان نیمانە تا ئێستاوانی کە پارە ئەدەن ئاگای لە فیلم نییە پشتیوانی فیلمەکەات بۆیە ئاگای لێ نییە بۆیە نازانێت فیلم پیچین چییە ئەو هاوکاری ئەکات یعنی لە دڵسۆزی خۆی هاوکاریەکە بەس نایزانێ فیلمساز نییە ئەوە جیاوازەکە ئەلەوەیە من ئەمە ڕوونکردنەوەکەم کاکالان فەرموو بەڕێستن سواز دەکەم ئەگەجاری هەر ڕێک دووبارە نەسی پرسیارەکەی بۆ بخوێنی تۆ بزانم من یان من بەستەکەی من غەڵەتیەگەیشتم ئەڵێ بۆ پارەداری کورد گرنگ نییە چونکە لی تێناگەن ئەوەی گرنگە تەنیا پەیوەندی هاوڕێتی واستەیە جوان دێکەواتە تۆ تعریفت کرد جوان جواب بدایەوە
دەست خۆش زانی بەڵێ. شتێکی پێی هەیە ئەڵێ هەواڵی تری خراپ توخوا باوی شەردا بنێم ئەڵێ هەرینەوە تری خراپ ئەوەیە سایت هەیە پڕ لە بیرۆکە و سیناریۆ بۆ فرۆشتن دانراون هەزاران سیناریۆی تایە ئەوە نازانم کاکالان ئەمە بەستەکەی نەپێکات بۆ نمونەوە تاڵێ هەواڵی تری خراپەوەیە کە سایت هەیە پڕە لە بیرۆکە و سیناریۆ خۆی ئەمە حتمما تعلیقێکە بەڵام تعلیقەکەی ڕوون نەکردوێتەوە نازانم تعلیقێکە لە کوردستان درایان لێرە بەڵام من بەداخەوە ئەوەی کە من خوێندومەیان ئەوەی کە من ئەیڵێم بۆیە زۆر بە خاوی بە وردی باسم کرد ئەم بوارانە هەروەکو تۆش تعریفت کرد یعنی ڕاستە ئەمە بوارێکەوە بێ باس بکرێ بەڵام لە کوردستان زۆر بە دەگمەن دەنیانەگاتە ئەم شوێنانە ئێستا بۆ نمونە ئەوە لە هەواڵێکی تری خراپەوەیە سایت هەیە پڕە لە بیرۆکەی نازانم سیناریۆی فرۆشتنەوەمانە وڵای هەر نازانم بەستی چیە چووکم لێرە هەموو شتێ بزنسە ئەوان وەکو کورد دەڵێ عاشقی چاوی کاڵی من و تۆ نین باس ئەنفالەوەڵە جۆ بکەن بڵێن ئافەرموو لەبەر خاتریەوە با ئەوە 9 ملیۆن بدەین بۆی فیلمە بەرام بێنرێ ئەوان باس لە ئەنفال و منفالەکەی گوێ بۆ عەتفە نادا باس لەوە کات ئەگەر هاتوو 20 ملیۆن بۆ فیلمێکی هەڵەبجە تەرخان بکرێ بۆ نمونە چۆن بتوانێت 100 ملیۆنی پێ بگرێتەوە ئەگەرەکو نا هەر دەربەست نایەت ناکات و تەواو جا هەموو شتێ بزنسە ئەگەر هاتووە ئەم سایتە خراپ و ئەوە نە سیناریۆی تایە و ئەوە نازان چیۆمانە ئەگەر هاتوو هەموو کەسێکی لێ هاتوو بێوێت تەنانەت لە بزنسی تریشا نەک سینەما لە تۆپەکانەوە دەست پێ بکات ئەوە سەرکەوتووە بێ بەڵام بمەرجێ لێ هاتوو بێ ئایستا تۆ بە کورتی وەڵامی خاڵی یەکەمی وەڵامی ئەمە شیردەمەوە کاک ئالانجان ئەگەر مەبەستی کوردستانە خەڵک سیناریۆی دانابێت جارێ ئایا شارەزای سیناریۆ نووسینە ئەمە یەک دووەم شت ئایا سیناریۆکەی بۆ بازاری دەرەوە ئەبێت کۆمپانیەکانی دەرەوە بیکڕن ئەمە دووەم خاڵە ئەگەر بۆ کوردستان بێت کەس نایکڕێ بۆ نایکڕێ بۆ کەس دەسی بۆ نابا بۆ کەس نایخوێنێتەوە ئێستا من خۆم سیناریۆی خۆمەیە ئەگەر پشتیوانم دەستکەوێ و پارەم دەستکەوێ کەمپەنیەک لێم بکڕێیان کەمپەنیەک لە کوردستان یان گروپێک لە کوردستان بێ ئیش لەسەر سیناریۆکەم بکات من سیناریۆکەی خۆمەکەم ناچم سیناریۆیەک بێنم یان چیرۆکێک بێنم هی کەسێک کە بنەمای سیناریۆی تیانە ئەوە زۆر زۆر ئەساسە بەڵام لەم وڵاتانە وەکو کاکالان وتی من سیناریۆم هەیە کاتێک کە پیچینەکە ئەنێرم دوای کۆپیڕای تەکرێ من خۆم پێشتر کە نووسیمە کۆپیڕایتم کردووە چاپ پارێزم کردووە اینجا هینێرم بۆ جیانە بۆی مافی خۆم بپارێزم بەڵام لە کوردستان ئەگەر ئەوەشیان کردبێ هەر باشە بەڵام کێشەکە ئەوەیە کێ پارەی بۆ خەرجەکات کێ بەو کارە هەڵەسێت بابێ تابانخانە شتێکی نووسیەوە دەمێکە حەزەکەم باوەیەوەش بخێنمەوە حازرم بۆ پیچینی فیلمێکی خۆم ئەوەی کەوتە تەقیمتە هەڵێ سەنجێنم بزانم چۆنە جوانە جوانە کام کێوتە تەمەکی حازرە تابانخان ئەڵێم نووسینێکی تاوانیاسینی هاوڕێمانەوە هاوڕێکی بێدەنگ فیلمێکی ترسناکی ئەمریکیە لە ساڵی 2010 لە دەرێنانی جۆن کراس نسکی سیناریۆکە لەلایەن سکۆت بیک و برایان وودز نووسراوە لە چیرۆکێکی کە ئەوان لە چیرۆکێک کەوان بیرۆکەی بۆ داڕشتووە بە هاوکاری کراسنسکی دوای ئەوەی بەشداری پرۆژەکە کرد چیرۆکەکە لە دەوری دایکێک ئیمیلی بلند و باوکێک کرێنسکی دەخوێنێتەوە کە هەوڵە دەن بۆ مانەوە و بە خێوکردنی مناڵەکانیان مێنست سیمۆنز و نۆحچاپ لە جیهانێکی پاش کارەسادا کە بنەوەری نابینایی دەرەوەی زەوی تیان نیشتەجێ دەبن و هەستی بیستنیان هەیە ئەمە ڕوونکردنەوە لەسەر ئەو فیلمی کە بەڕێستان باست کرد دەستی خۆش بێجارێ ئەوە زۆر خۆشحاڵ بووم لێرەوە لە ڕێگەی فیلم سازانەوە تاوانخانم دۆزیەوە تاوانخان هاوڕێی دێرینیەکی نەمجارە ئافرەتێکی زۆر ئەکتیڤ و زیرەکە نامەوێت ئەو زۆر بە شانوواڵی هەڵدەم 30 ساڵ زیاتر ئەو خەریکە هونەرە ئەمە یەک ئەمجا بۆ مەسلەیەوەی کە ئێستا خوێندیەوە منازان تاوانخان خۆی تەبعاً ئێستا وەکو فیلم پیچین خۆی زانێت چی تر نووسراوە لەسەر ئەو فیلمیدا تەبعاً ئەو باسی The Quiet Place کا بەتەرکیب هەباسیەوە کە هەرڕێک ئەوەیە وەکو چۆن من بەو شێوە باسم کرد ئەوش بە شێوەیەکی تر باسی کرد لەوانەیە شێوەیەکی جوانتر بێ جوان هەرەوە بابەتەیە بەڵام تۆ بە منە دوو کاک سەرکەوت پیچینێک بۆ فیلمێکی بۆ شتێکی خۆت حازر کە باسم کردوتم هەوڵ بدەن بابەتێتر بدۆزنەوە بەڵام ئەو ڕێک لەو هەموو بابەتەوە بابەتەی نازانم تابانخان لەکەیەوە لەگەڵ
ناوەکوچین نەبوو ئەوە ڕوونکردنەوەی ئەو فیلمەی تۆ باسە کرد بەڵێ سوپاس بۆ ڕوونکردنەوەکەی لەبەرەوەی من سەرەتا هەر بۆ گاڵتەش باسم کردوتم لەبەرەوەی من باسی ئەلڤێتەرەکەکەم ئەبێ هەوڵ بدەم هەموو شتەکان بە کورتی باسی کەمەگینا وەکو باسم کرد چووکم بەرەمێنانیشی خۆمە پردیوسین ئەگینا دایمە حەزەکەم تۆزێ مەجال هەبێەوە حەقوایە ئەسانە و فیلمانە خوێندنەوەی لەسەر بکرێت بەڵام من ناتوانم تاوان زۆر بە درێژی بتوانم بکەم بەڵام شتێکی جوانی کرد بۆ زیاتر ڕوونکردنەوە لەسەر کەی ویست من ئامادەم ئتر نازان پرسیاری برادرانێک بخرن بۆ یاددارێ من تەواو بووم با بوارەکەی خۆم بە تەواوی تەواو بکەم 1 دقە 2 دقە ماوە ئەم جاریان دەسەکەینە وتوێژ و شتی تر ئەوە بۆ بەڵێ وتم باد نیوزەکەوەیە بەداخەوە لە ئاوا لە هین گود نیوزەکە هەواڵە خۆشەکە باد نیوزەکەوەیە لە کوردستان هەر کەسێ بێ فیلم پیچین بکات لە ستانداردەکە بێ یان لە ئێلڤێتەرەکە بێ ئیلا بێ زمانێکی باش ئینگلیزی بێ طبعا بەداخەوە لە کوردستان خەڵکەکە حەقی خۆیان لەبەرەوەی لەناو میزا گەورە نەبوونە بە مەنهەجی لە مەکتەبا لە زانکۆوە ئینگلیزیان خوێندووە بۆیە لەگەڵ هەرکیانە قسەکەی لە من ئینگلیزیەکەم باشە بۆ نووسین بەڵام قسەکردنم باش نییە ئەو فیلم پیچینیش کە من باسیەکەم واتە گێڕێنەوەکە نەکە نووسینەکە ئیلا بێ زمانێکی ئینگلیزی باشتە بێ کە کەم کەسێ زمانی ئینگلیزیان باش نییە بۆ گێڕانەوە بە تایبەت لەو ماوەکەمە ئەمە هەواڵێکی با بڵێن ویکنسە یانی خاڵێکی زەعیفە لە برادرانی کوردستان ئەگەر بیانوێ بیکەن بەڵام بۆی ئەم تاعلیقەمدا وەکو هەواڵە ناخۆشەکەنە بۆی بزانن لەوەی کە زمانێکی پاڕاوی باشتر هەوڵ بدەن لە کۆرسەکانە بەشک و زمانێکی باشیان هەبێ ئەمە یەک دووەمیش ئەوەیە کە ئەمە جارێ هەباسی با بڵێن ویکنسەکەی خۆمانەکەین ئەبێ هینە هەر کەسێ بێ فیلم پیچینێک بکات ناتوانێت بۆ نمونە پارەیەک بدات و ناو بنووسێ بڵێن ئللا ئەبێ ئەم ئێستا من باسی ئەوم کردوتم من بۆ خۆم چەند ساڵە ئەندامن لە ڕێیندەنس فیلم فستیڤاڵ خۆی فیلم فستیڤاڵێک گەورەی بەس ڕێیندەنس.org مەدرسەکەیە من لەوێ ئەندامم بۆیە ئەو فرسەتەم بۆ ڕێکەوت یان من لە شوێنێکی تر ئەوش هەم دیسان زۆر بەناوبانکە لایف ئۆف نەتوۆرکینگ لە بەریتانیا و ئەوان شوێنەکەیان لە لەندەنیە لە مانچستەر بەڵام دایمە ئەم شتانیانەیە لەوێش ئەندامم بۆیە ماگانەش ئەسڵەن یان ساڵانە پارەیەکی زۆر کەمەدەی ئێستا لەوانەیە مەسەڵەن باسی تابان خانمان کرد لە لەندەنەوەش لە بەریتانیا نازانم لە بەریتانیا ژێت احتیمالێ تابانخان فلان فیسان لە بەریتانیا ئەو برادرانی لە بەریتانیا ژێن ئەوانش ئەندام بن لە چەند شوێنێک کاتە یان تۆ لە ئەمریکا لە چەند شوێنێ فرسەتی ئەوت بۆ ڕێکەوێ بەڵام بەداخەوە لە کوردستان کەم کەسەیە کردت کارتی هەبێت تا بتوانێت لە ئۆنلاین پارەتدا ئێستاەوە هەیە بەڵام کەم هەیە یان کەم کەسەیە ئەسڵەن لەگەڵ ڕێزماتەبان نازانن چۆن ببن بە ئەندام و چی بکەن و چۆن بوتین بکەن و چۆن خەریکی ئەو شتانە بن ئەمە خاڵە زەعیفەکانە کە تۆزیە زەحمەتە لە کوردستان ناتوانین بیکەن فاینالی من قسەکانم تەواو بوو ئاخر قسەی من تەنها یەک شتە ئەوش دیسان بۆ دڵخۆشکردن ئەوشەوەیە فیلمی بەناوبانگی هین فۆرست گام ئەو فیلمەکەی تۆم هانکس ئەوەی کەوابزانم لە جسمی خۆی دابەزان ئەم بیرۆکەیە 9 دانە ساڵ لە بازار ڕابوو بە پیچین بە باسکردن بە تەقدیمکردنی نووسین کەس نێویست و نێویست 9 دانە ساڵ هەتا لە دوایە کۆمپانیای پاراماوند بەڵامیتر بە پیچینێکی باش لە دوای 9 ساڵ وەرگیرا و تەقدیم کراوە ببوو ئەو فیلمە جوانە کە تۆم هانکس پێشکەشی کرد و بیرۆکەکە ئەجا من نامەوێت دیسان باسی بکەم بیرۆکە تەنها بریتی و فیلمەکەەوە هیچ فیلمەکەمان بینیەوەیە کە ئیتر کوڕەکە لەسەر کورسیەک دانیشتۆ و مۆعاناتی خۆی لێبێتەوە هەر کەسێ دێت و هەجار نەجارێک کەسێک دەقەدان شێت تا پاسەکە دێ ئۆڕە یەکێکی تر دێ دەهەن شێوەی ژەر کرد مۆعاناتی خۆی گەڕێتەوە بە هەر حاڵ بەو شێوەیە کە ئیتر ڕاوەکە و ڕیشەکەی درێژە بێ و ئەمانە لەبەرەوەی پیچینەکەی باش نەبوو بۆیە 9 دانە ساڵ کەس نویست لە دوایە فریا کەوتن ئەم پیچینەیان ڕێک خست دۆجا ئەو کۆمپانیا مەزنە دەوڵەمەنەی دنیا پارەمان پیکچەر وەریگرد و بەربوو بە بەرهەمهێنانی ئەو فیلم پیرۆزە ئەمە وەکو تاعلیقی کە بزان پیچینی باش گێڕانەوەی باش چۆن لە دوایە هەر سەرەکەوێت کەواتە خەڵکی کوردستان دەرەوە و ناوەوە ئەوانەی کە ئێستا گوێماندیەکەن ئاخر قسە ئەوەیە بە هیچ شێوەیە دڵگران مەبنەوەی کە بڵێن خوای زانێکەی من ئەمە مەگاتە دەنگی دنیایان چی ئەڵیان بیرۆکەی منە لەوانەیە زەعیف بێت و من نەزانم بیگێڕمەوە وانە دنیا بە دوای شتی سەرنجڕاکێشی باشە بگەڕێ زۆر سوپاس بۆ تۆ بۆ فیلم سازان کە من تەواو بووم ئەمجا فەرموو بزانم پرسیار شتی چیتم بەڵێ با بزانم پرسیار کێ بڵێم کاکالان هەمووان
کاکە لە مشڵم نا هین کاک بابان حەمە ساڵح هەڵێ ئەڵێ کاکەلان زۆر گرنگجی بەو معاناتە نەدات کە بەسەر گەلی کورد هاتووە و حەقی هەمومانە لە جێ خۆیەتی، بەڵام ئایا بۆ باسەکە وەک خۆی بێت، بۆ نمونە کۆڕەوەکە بۆ باسی مناڵێک نەبێت لەو ڕێگایە کەچی بەسەر هاتیان بە ساڵاتچوویەک یان کچێکی تەنها ئەنفال هەموو تاکێکی ئەنفال کراو فیلمێکە مناڵە ڕزگار بووەکە ڕاستە حەقی خۆتە چونکە گرینگە، بەڵام پێشتر بە شێوەی داکومنتاری بەرهەم هێنراوە. سپاس دەست خۆش کاک ناویالانە بابان حەمە ساڵە بابان زۆر سپاس کاک بابانگیان بۆ مەسلەی کۆڕەوەکە بێ ئەنفال بێ هەڵەبجە بێ یا هەرچی شتێ بێ حتمما دیارە بەڕێزت ئەگەر شارەزای فیلم هەی بە کورتی ئللا ئەبێت تۆ کارکتەری سەرەکیت هەبێ ئەمجارە باستە ئەنفال بکەی، باستە کۆڕەوە بکەی، باستە هەرچی بکەی، ئەوە هیچ قسەیەکی نەبێ، ئەبێ کارکتەر دروست بکەی. ئەگینا بۆ نمونە فیلمی 88 ماوە لە کوردستان کرا کارکتەری بۆ دروست بوو، باسکردن لە عەشق دروست بوو، باسکردن لە شەڕ و فەرتەنە و خزمەتی چی دروست بوو، ئەمجارە ناونرا 88 و هەڵەبجە و کیمیابارانیشی تیا بوو. دوایەوە ئەمە یەک دووە من پێم وایە با قسەیەکی ڕاستەوخۆ بکەم لەبەرەوەی کە من با هەروە بڵێم ڕخنەیەکی جۆراجۆر لەسەر من دێت ئەزانم، چکە من نامەی ڕاستەوخۆم بۆ نێرن لەوەی لەو هەموو بابەتە تۆ بۆ هەستاوی تەیموروا بکەیت و نام فیلمی تەیمورە دروست کردووە. ئەگەر بابەتەکە ئەمیش لەو بابەتە بێ من تەنها ئەوە نەکاڵێم هەر بابەتێکی جوان لە هەر بوارێکی فیلمسازیە هەبێت لە کۆڕەوەکە بێ ئەنفال بێ هەڵەبجە بێ تەیمور بێ ئەحمەد بێ محەممەد بێ زۆر زەرورە ئێمە هەوڵ بدەین ئەم بابەتە بقۆزینەوە بکەینە پیچین بکەینە فیلم بۆ دنیای دەرەوە. ئەمە وەڵامەکەمە واتامە بەستمەوەی بە شێوەیەکی گشتی لە هەر کوێ بابەتێکی جوانە بێ بیکەین، نەک تەیمور نە ئەحمەد نە محەممەد. بەڵێ کاک سەروەر سۆفی ئەڵێ ئەو فیلمەی تۆم هانس عامرخان لە هندستان کۆپیەکی خراپی لێ دروست کردووە. زۆر سپاس معلوماتێکی تازە بوو کاک سەروەر، لەبەرەوەی خۆشە ئەو بەوانەی کە ئێمە بیستۆ نایزانین ببین، بەڵام باگەڕوابێ پێ سێرە عامرخان بە حساب بەناوبانگیشە. بەڵام ئەها ئێستا من باسم لەوە کرد ئەگەر لەبیرە بیوتم 9 ساڵ لە بازار ڕامسەرۆسەری پێکرا لەبەرەوەی کەسێک نەیزانی بە جوانی بیگێڕێتەوە، لە دوایە کەسێک هات و بە باشی گێڕایەوە بۆیە بوو بە ئەو فیلمە سەرکەوتووە، کەواتە جگەل لەوەی هەرچەنە بابەتەکە ئێمە گێڕانەوەیە با بڵێن پیچینە، بەڵام لە بەرەمێنان لە سیناریۆ لە فیلم سازیشا بۆ نمونە سیناریۆیەکی هەتا زۆرجا هەندێک شتێ لەگەڵ ڕێزمانە مێ بابەتەکان تۆزیە بگۆڕم. زۆر جار لە کوردستان کە شتێکە خوێنەوەکو مەناژ هەر باسیەکەن ئەڵێن سیناریۆ باشمانە بێ، بەڵام کەس باسی لەوە نەکردەوە بڵێ مەگەن هات و سیناریۆیەکی زۆر باش بدرێ بەدەست دەرهێنەرێکی خراپەوە بە هەر سیناریۆکە خراپێ دەرهێنانێکی خراپی بۆ کا فیلمەکە تێکەدا. بۆ نمونە ئەگەر هات و هەمان سکریپت ڕۆژانێ درابێ بە عامرخان و ئەوەتانێ نەیانزانیوە لە هەندا باسیکەن بۆ کاکسەرۆر ئەڵێ تێکیانداوە، بەڵام لەوانەیە هەر ئەو سیناریۆیە بە ئینگلیزی بەڵام لە هۆلیوودا ئەوەتانی هێنەرێکی باشی بۆ کراوە، بۆ یەکەوەتا ئللا بێ کەسەکان باش بن لە بوارەکە تاوەکو بەرهەمێکی باش. هەر لیناخانەڵێڵێ بە نرخ مەبەستی لەو سیناریویانە بوو کە باسی کردوتی بەر نرخی هەرزانۆمانە، ئەڵێ بەر نرخی هەرزان سیناریۆی جیهانی هەیە لە سایتی ئینگلیزی هەیە بە دەیان ژان، هەندێک سیناریۆی تایە بە فری و پارەشی ناوێت و کۆپیڕایت کراون. من بۆ چوونێکم هەیە لەسەرەمە لیناجان، لەم شارەی من بەس لە ناشفێڵ لەوەیە ساڵانە 100-200-500 فیلم دروست بکرێت، نازانم بڕەکە چەنە بەس لە مقاتعەکەی تۆ، بەس لە مقاتعەی من لەوەی هەزاریش بێت، بەڵام ئەمە چەنی باشە، چەنی ئەگاتە دنیا. من لە کۆمەڵێ فیلما لێرە دەورم بینیوە، ڕۆڵم بینیوە، بانگیان کردووم، نزیکەیە گەر بیژمێرم لەوەی 50-60 فیلم بێت، باسی فیلم بێت. باوەڕەتە بێ زۆربەیم هەر نەدیوە، کاتێک کە سیناریۆکانم بۆ هاتۆ بە دڵم نەبووە، بەس وتومە با بەشدار بم، یعنی فیلمەکە زۆر خراپ نییە، دژی مرۆڤایەتی نییە، دژی ئاژەڵ نییە، چونکەمانە ناتوانن بکەن، یا با بڵێن شتی تری خراپیش نییە، بەس فیلمەکە یعنی نە چیرۆکەکەی چیرۆک بووە، نە بابەتەکە بە بەهێز بووە، بەس من ویستومە بەشدار بم بۆ ئەوەی
ئەوە نییە متمانە بۆ خۆم دروستکەم بکەم مەساحەکەوە دانە بڕێم بۆی یعنی هەرێک شێ پارەشێ نەداوە پێم ئەجا مەبەستەکەم لە چیە فیلمە کرێت و سیناریۆش زۆر کەسە نووسێت لە سایتەکانیشە هەیە بەنگلیزی داگرن بە بەلاش بە خۆڕایی ئەیانێ بەڵکو یەکێک هات ئەو چیرۆکە ئەو بیرۆکەی ئەو سیناریۆی کرد بە فیلم ئەم خێری لێ بینێ بوشە کراویشە خەڵک لە یاداشتەکانەوە فیلمی باشی لێ پیا بوو گەشتۆتە هاڵیودش یەکێک لەوانە فیلمەکەی بیگ مایکل ئەوەی ساندراپۆڵک دەورە بینێ یەکێک لە یاریچەکانی فوتبۆڵی ئەمریکیە ئەو خانمەکە و ژنەی کە ئەو یاریچەی بەخێو کردووە ئەوە وەکو سەرگوزشتەیەکی ژیانی خۆی نووسێتەوە دوای ئەکرێ فیلمێک و ئۆسکار وەرەگرێ ئەمڕۆ شوای هاتۆوە تا بێت لە کوردستان خەڵک تۆزی هەستی ناسکە هەتا شتەکان لە سەرچاوەیەکەوە نەبێ ئەڵێ کێ ئەڵێ ڕاستە نازانم سەرچاوەکەم بۆ بێنێ ئێستا بۆ نمونە هەرچەنێ لیناخان ئەوە پرسیاری نەکرد تا من وەڵامی بمەوە بەڵام هەروەکو ڕوونکردنەوەی بۆ قسەکەی بۆ نمونە ئەڵێ هەندێک سیناریۆ هەیە تایە هەیە بە فریە بەلاش پارەیشی ناوێت و کۆپیڕایتیش کراون خۆی من ناتوانم وەڵامێک یان بدەمەوە لەم شتانە بەس من شتیوان نەبیستووە سیناریۆیەکی زۆر باش بە بەلاش بخرێتە شوێنێکەوە هەروەها زۆر باشیش بێ و هەروەها بە بەلاش کۆپیڕایتیشی بۆ کرابێ ئەوەی کە من بیزانم و لەوانەیە تۆش و لەوانە لیناخانیش خۆی بزانێت هیچ شتێک بەلاش نییە لە وڵاتە بە تایبەت وەرە شتێک ئەوە نەکە زۆر بەجددی و بە باشی بڕۆی هەمووی بکەیت و بە فری بتەوە بۆ لەبەرچی کە بە تاکید ناکرێ وەکو باسم کرد کەس عاشقی چاوکار ئێمە نییە تاوەکو ئەنفال و هەڵەبجە بکە بەڵکۆیانەیە بابەتێ باشیان دەست کرد یان من خۆم پێشتر ویستم دوێنێ پێرێکە بیرم کردەوە ئەمڕۆ لایڤەکەمانەیە ویستم باسەوە بکەم کە بۆ ئاگاداری بابەتەکانمان سەرنجڕاکێشە ئەگەر هاتوو هەوڵ بدەین بیگەینە دنیای دەرەوە بەڵام دۆژاوت مەمە قسەیەکە بێتە قسەی خۆم و بۆ چوونێکی خۆم بۆیە وەستە هەستام سەرچێکم کرد ئەوە بۆ یەک دوو نمونە باشن هێنا لە زمانی پرۆدیوسەرە بەناوبانگەکانەوە کە ئەڵێ ئێمە نەسیحەتی پرۆدیوسەرەکانمان هاوڕێکانمانەکەین بڕۆن بەدوای ئەو بابەتە سەرنجڕاکێشانە بۆمان بدۆزنەوە بەشکۆ بیکەین بە فیلم بەڵێ فەرمو کاک سەرکەوچیت بەڵێ کاک ئاسۆی ژیان دۆست ئەڵێ من پێم وایە کورد خاوەنی باشترین سیناریۆیە بە سیناریستی باشمان نییە بەداخەوە خاوەنی باشترین یا با بڵێن سەرنجڕاکێشترین ڕووداوە کاک ئاسۆ بەڵام نەک سیناریۆستی باشمان نییە هەم سیناریۆستی باشمان نییە هەم نەشکراوە بەڵام لە هەمووی خەتەرتر ئەوەیە ئێمە بازارمان نییە کە بازارمان نەبوو ئیتر سیناریۆ چۆن پێگات چ ئەیکڕێ و سیناریۆ نووسیش چۆن پێگا کاکۆچیە لەسەرەوە زۆر سپاس جارێ با بیرم نەچێت کاک ئاسۆی خۆمان کاگاسۆی ژیان دۆست کاگاسۆ بوو کاتی خۆی هینێکی تەقدیم کرد بە ناوی گەرێلا فیلممیکەر ئەم ئەو کاک هین بوو سۆرانی بوو کاکاسۆشێکی پێشکەش کرد ئەیشوانەیە کاکاسۆش لەگەڵمانە کاگاسۆشەوە دۆستی خۆمان هەن لە فیلم سازان و سەر ڕووداو بوو ئەوەی کاکاسۆ گەر خۆی بیری کاگاسۆ بەتاکی دەم جاریان بەرەو لەندەن بڕۆم چکۆم فیلمەکەمان لە چەند کورتە فیلمەکە وەرگیراوە نیازم وایە پەیوەندی پێوە کەم و یەکیش ببینین باسیشمان کرد لە نزیکەوە هونەرمەندێکی باشە بە هەر حاڵ بۆ مەسەلەی ڕێک ئەوەی کاگاسۆ باسیەکە تەقریبەن ئەگەر من بمەوێ ئەوەی کاگاسۆ باسکەمەوە ئەڵێم کورد خاوەنی بیرۆکە ئەمە باسی بیرۆکەکەین خاوەنی بیرۆکە و بابەتێکی زۆرە بەڵام سیناریۆ نووسمانیە تاوەکو بیکا بە سیناریۆ بیفرۆشێ ئەگینا بابەتی زۆرمانە ئەمە بەڵام کاگاسۆی سوێتی زۆر پرۆفشناڵانە بابەتەکە کورتتر کاتەوە باسی جۆ لەم پیچینەی من بگرە و هەڵی سنجێنە و بزانە چۆنەمەوەکو تەمرینێک فەرمو هەر ئێستاش من نووسیومە هەر لەگەڵم وانەیە خۆمانە من بیرت نەچێوت مە بێ وەرەقە و قەڵەمەکان پرۆدیوسەرەکان دایەنن لەگەڵ قسەی توا سەرنجە نووسن بەڵێ ئێتر نازانم نووسی یا ناینووسێ وەک بۆ چوونی خۆتە ئیمتیحانتەکەم فەرمو گەورە ناوم من فیلم مایکەرێکم وەکو سەرکەوتارۆ ناوم سەرکەوتارۆ شوناسی ناوی فیلمەکەم شوناسی سەلاحەدین بابەتی فیلمەکەم لەگەڵ دەستپێکردنی جەنگی ئۆرشەلیم کە لە ناو لەشکرەکەی سەلاحەدینی ئەیوبی کەرتێک
پیاوە کریسیانەکانە کوژن و ژنەکان بە کەنیزەکە بن. سەلاحەدین ئەو کەرتە سزا ئەدات. دوای دانوستانەکانی ئۆرشەلیم کە دەسەڵاتە گرێتە دەست، ژنە کریسیانەکان پرسیاری چارەنووسی پیاوەکانیانەکەن. سەلاحەدین ئەڵێ من کوردم لە نەریتمانە دیل ناکوژین، دواتر ئازاد دەبن وەک ئێوە کە بە کەنیزەک نەکران. ژانری فیلمەکە جەنگی مێژووی وەکو فیلمی کینگدۆم ئۆف جێروسەلم. دەست و خۆش بێ 57 سانیە بۆ مەسەلەی ئەوەی کە نەتێلا بگاتێنی جارێ وتم ئەگەرە کۆ بگاتە مەسەلەن دەقەیەک و 5-6 سانیە ئەوە خاڵی سەرەکیە کە تۆ نەتوانی باڵێن جەرەسەکە لێدا هین بێت یان لە مەسادەکە داهابەزی وەکو باسمان کرد. بە ئەو خاڵی سەرەکی دووەم ناوەکە توت لە ناوەکە دووبارەت کردەوە وتت ناوم سەرکەوت تارۆیە نازانین، بەڵام بە هەر حاڵ ناوە تو ناوی فیلمەکە تو بابەتەکە توت، بەڵام لەبیر تەباسی ئەومان کرد لە دوایشە جەنەرەکەتیش باس کرد. جەنەریشی بوو جەنەری مێژووی بەڵێ جەنگی مێژووی جەنگ و مێژوویش بێت دۆهیم بێت هەم هیستۆریکەڵ هەم وۆ ئەبێت باسیەوەت کە فیلمەکە لە چیە؟ کینگدۆم ئۆف جێروسەلم ئەبێت ڕاستفیلمی سەلاحەدین ڕاستەکەی ئەمەیەک ئەمجا با بێنە سەر دیسانەوە لەبیر دۆمە دووسێ جار باسێم کرد ئێستا بۆ نمونە ئەم بیرۆکەی تۆ وتمان با دە سانیەکی لێلا بین تاوەکو ناوەکەی خۆت و ئیشەکە چیوەڕۆها ناوی فیلمەکەت لە خواریشەوە دە سانیەک تقریبەن لا بین لەوەی کە ژەنەرەکە چیە و نازانم نمونێ ئەو فیلمە چییە کەواتە بێنەوە سەر پلەوتەکە ئەوەی کە تۆ ئەو مۆزوعات گێڕایەوە کە با ناوی بنین 40 سانیە ئەلەو 40 سانیا کە گێڕایەتەوە. یەکەم ئەگەر هاتو تۆ بابەتێکت بگێڕایەتەوە عالەمی نەبوایە بۆ نمونە یەکسەر من پرسیارم ئەوەمە کە دەبوو جارە بۆ ئاگاداری تۆڵی سەلاحەدین کەس ناسیە کەواتە ئەمە سەرنجڕاکێش نییە ئێکەواتە سەرنجڕاکێشە چووکم سەلاحەدین ئەناسیێت. دووەم بۆ بە ئەم بابەتەی کە تۆ باست کرد ئێستا بۆ نمونە ئەوەی کە زۆر سەرنجڕاکێشەوە بزان باسم نەکرد یان باسم کرد ئەوشەوەیە ئەو چیرۆکانەیە کە ڕووداوی واقعی بن. ئەمە خاڵێکە بۆە تۆزێ بەوردی باسم کردایە ئەمەی تۆ کە باست کرد خاڵێکی هین ڕووداوێکی واقعیە لە مێژووە ڕوویداوە. بەڵێ ئەو شەڕەی کە لە با بڵێن کە کۆتایی کە سەلاحەدین بەشداریەکات خۆی بە ئەسڵ بابەتەکە درێژە مێسە بە درێژی جەرمەوە. ئەو شەڕە لەو کاتەیە کە دەستپێەکە خێڵێکی لە توندڕەوەکانی کریسیانەکان هێرشەکەن ئەنێ عەرەبەکان ئیسلامەکان دوورخەنەوە دوای ئیسلامەکان ئەمان هێرشەکەنەوە سەرەمان هەرچی ئەو جەماعەتا کوژن هەرچی گوندی ئەو دەوروبەرەیە طبعاً ئەمە لە نەریتی ئەوانایە لە کەڵچەرە لە تاریخا هەیە ئیتر پیاوەکانیانە کوژن کە بەدیلی شەکگیرە نەرە کوژرێن و لەگەڵ ئەوەشە ژنەکانیشیان بە کەنیزەکە بن. سەلاحەدین ئیتفاقێکی کردووە ڕێکەوتنێکی کردووە لەگەڵ پاپای کریسیان ئەو کاتە کە بە ئاشتی ئەم شتە بمێنێت بینیان ئەمان کە ئەمە دروستەکەن ئیتر سەلاحەدین ئەو کەرتە ئەگرێ ئەو کەرتە ئەو مەجموعەیە هەتا سزایان نەدات لەسەرەوەی کە بۆ بوونە بەهۆی شەڕەکە هەرچەنێوان نەبوون بەهۆی شەڕەکە بەڵام لەسەر ئەوە سزایانەدا کە بۆ ژنەکانیان بە کەنیزەک بردو خەڵکە بێگوناحەکان گوناحیان چییە و پیاوەکانەوانی کە شەڕیان نەکردو گوناحیان چییە کە دیل بوونە و کوژراون. بەڵایش لە کۆتاییە یەکێک لەو شانازیانەی کە من وەکو کورد خۆم شانازی بە سەلاحەدینەوە ناکەم ئەڵم بۆ کورد هیچی نەکردووە بەڵام بڕۆ تۆ لە هینی مێژووی ژیان ناسێری کە سەلاحەدین بەوەدا ئەنەنەڵێن لە کاتی شەڕە دیلی نەکوشتووە دیلی ئازاد کردووە و کەسشی بە کەنیزەک نەبردووە. ئینجامان بابەتەکە حەقیقیە هەرچەند شۆڕشی ئیسلامی بووە بەڵام کەسی بە کەنیزە نەبردووە. اینجا من لێرەیە یەک دێڕەکەم زیاد کردووەڵێ من کوردم آخر لێرە بیرت نەچێ ئێستا بۆ نمونە ئەگەر من باسی تەیمورم کرد ئەگەر ئەوان دۆجاوتیشیان وتیان تۆڵی تەیمور ماوە ئەمە ڕووداوە ئەمجارە کتێبەکەت هێناوە بۆیە هیچ پرسیارە لەو بوارا لێ ناکەین کێ ئەڵێ ئەم بابەتە ڕاستە لەبەرچی لەبەروی سەرچاوەکان ئەمری واقع هەوەتانی هەیە بەس ئەگەر هاتۆ پرسیار لە تۆ بۆ نمونە گریمان تۆ برتەوە لە فیلم پیچینەکەەوە هاوتم دۆجا
هینێکت بۆ بانک دەکەن بە ئاسانی کۆپیڕایتت نادەنێ بە ئاسانی یارمەتیت نادەن بۆ پرۆدەکشن لەبەرەوەی ئەبێت تۆ هەموو بەڵگەیەکیان بخەیتە ڕووکە ئەو قسە ڕاستە. بۆ نمونە ئەگەر هاتوو کەسێک بۆ نمونە کەسێکی متەدەینی ئیسلامی زۆر یعنی لە بواری دینە زۆر دینی ئیسلامە مەبەستن زۆر شارەزایی هەبێ بەڵگەیەکی زۆر بێنێت بۆ نموناڵێم بڵێ سەلاحەدین یەکەم کەس بووە ئەسڵەن کەنیزەی دنیای بردووە بۆچی تۆ لە فیلمەکەوە ئەڵێ بەس بۆ ئەوەی فیلمەکەت سەر بگرێ ئەڵێ ئەو کەنیزەی نەبردووە یان ئەگەر هاتوو ئەمە یەک دووەم یەک خاڵی تر کە ئەبێ من نەوەتا ئێستا خۆتەزانی من بابڵێن دژنەکەم تۆش پیچ لەبیکە کاتێ دەستم کردە قسەکردن وتم یەک خاڵی سەرەکی زۆر زۆر مهمەیە ئەوشەوەیە هەوڵ بدە نهایەتی فیلمەکەت زۆر زۆر سەرنجڕاکێش بێ. باسی تەیمورم کردوتم مهمیەوەیە تەیمور گەورە بوو سەدامیان گرت بۆ دیکتاتۆری خۆی دایانە مەحکەمە ئەگەر سەدامیش لە سێدارە بدەیاوەنە مهم نەبوو بەڵام مهمەکە لەوە بوو تەیمور ڕۆژ بۆ مەحکەمە وەکو ئایوتنسس هین وەکو شایەت حاڵ شایەتی لەسەر سەدامدا و سەدام لە سێدارەدرا ئەوە مهمی بابڵێن نهایەتی مهمی فیلمەکە. ئێستا نهایەتی فیلمی ئەم پیچینەی تۆ چییە بیرم خەرەوەکە زۆر بۆ باسکەم کۆتایی ئەو دێڕەیە ئەڵێ ژنە کریسیانەکان پرسیاری چارەنووسی پیاوەکانیانەکەن سەلاحەدین ئەڵێ من کوردم لە نەریتمانە دیل ناکوژین ها وەڵامی ژنەکە دواتر ئازاد دەبن وەک ئێوە کە بە کەنیزەک نەکران هەر لە کۆتاییشە سەلاحەدین ئەو خەڵکە ئازاد دەکە بەس ئەوانەی کە شەڕیان کرد هەنێکیان گەڕانەوە ئەوانەی کە لە جێی ترەوە هاتبوونەوە هەر لە مێژووە هەیە شتەکە مێژووە خۆ ئەوە نیە بڵێن لە گیرفانی منیشەوە بە دەلیلیشەیە هەر کاکسۆرانی حەمەڕەش کۆمەڵێک گوانەی کۆمەڵێک بوتاری نووسیوە لەسەر ئەوە من هەمووی خوێنۆتەوە خۆم سەلاحەدینم ئەڵم بەدڵ نییە بەڵام لێرە مەبەستەکەم لەم دێڕەیە کە من ئەیگەڕێنمەوە بۆ ئێمەی کورد کاکالان لە ڕەوەکە چەند لە هەموو شارێکمانە لە ڕانیە لە سلێمانی لە چەمچەماڵ لە کەلار لەو شارێ تۆ لە کەلار بووە لە کفری بووی نازانم ئەو کاتێک کە ڕاپەڕین کرا کۆمەڵێ سەرباز گیران هیچیان نەکوژران شتێکی زۆر مهمە پێگەیشتم دەست و خۆش بەڵام باید بگەڕێنەوە بۆ سینەما بە هەموو ماناکانی سینەمان لەو بیرۆکە کە خاڵی سەرەتایی ئێمە ئێستا باسمان کرد تا فرۆشتنی فیلمەکە هەر هەموو سینەما بە مۆردەکاریەوە کە دروست ئەکرێ بریتیە لە یەکشت ئەویشەوەیە خەڵکێک علاقەی نییە $10 $10 داوە و خۆی و پۆپکەمەکەی گەنمەشامەکەی دانیشت و سەیری فیلمەکەکەن بزانم فیلمە باسیەکە لە دوایە بزان نهایەتی فیلمەکە نهایەتی فیلمە زۆر زۆر مهمە باشە ئەگەر وا بێت دەیەم من باسی تەکنیکەکەم ئەوەی سەگریمان دانیشتوین لە سینەما سەیری فیلمەکەی تۆکەین بە وردی دەی لە کۆتاییە سەلاحەدین ئەم قسەیە بکات و یەکسەر تایتڵ بێتە خوارەوە فیلمەکە تەواو بێ پرسیارەکە لێرا وەستانتن بۆیە ئەبێتەوە بیر لە تەکنیکی ئێستا با دیسانەوە بۆ جوانی باش تێگەیشتن لەبیرتە منها ئێستا باسم کرد تۆزێ پێش ئێستا وتم مهمیە فیلمە ئەوەیە جا بە خاوی جارەوەی حەق نییە باسی سکریپتەکە بکەم جارە ناڵێن نهایەتی فیلمی تەیمور چۆنە بە کورتی وەکو باسمان کرد مهمی نهایەتی ئەگەر نهایەتەکەی فیلمی تەیمور مهم نەبوایەوە مهم نابوو ڕاستی نهایەتەکەی ئەوەیە ئەم کوڕا کەتێکە بێ نووسراوە دوای 16 ساڵ بکات دوای 16 ساڵ چییە محکەمەیە سەدام بە ڕیشێ پیسەوە ئەم دانیشتۆ لە محکەمە ئەو هینە کات و بەو شێوەیە سەدامی دیکتاتۆر کە ویستی تەیمورەکان و هەزاران تەیمور زنده بەچاوکە ئەمڕۆ دەلیل لە ناو محکەمە زەلیل ماوە حاکم بڕیارەدا ئەو لە سێدارە بدرێ کەی ئەمە لە دوای ئەوەی کە ئەو شایەتیەدا کەواتە نهایەتەکەی زۆر مهمە ئێستا مەسەلەی ئەمەی نهایەتەکەی تۆ ئەکرێ لێرا شتێک بڵێن چیرۆکەکەی تۆ معقولە بەقوەتە جوانە بەڵام وەکو باسمان کردەمە سینەمایە وەرە شتێکی نهایەتم بۆ بکە لە دوایە کە دروست بوو خەڵکەکە خۆی ئازانی هەندێک جارەیە نازانم ئەزانی لە سینەما هەندێک جارەیە دوایەوە فیلمەکە تەواوە بێ خەڵکەکە بەبێەوەی ئاگایان لە خۆیان چەپڵە لێدەن یعنی فیلمەکەت زۆر حەزین بوو بەڵام لە بۆ 1000 فیلم دانەیە چەپڵە بۆ نمونە بۆ ئەڤەتار چەپڵە لێدرێت بۆ تایتانیک واتە هەر باسی جەمیس کامرۆن بکەین واتە بۆ هەموو فیلمێ چەپڵی نادرێت لەناو بە کورتی باواز لە چەپڵەکە بینین نەڵێنەوە نەموهیمە دیسانەوە دەڕێم بۆ تەکنیک کە ئەبێ سوپاس تەوان پیچینەکەت زۆر باش بوو بەڵام
بیر لە نهایەتەکەی کە زۆر مهمە دەکەینەوە. بەڵێ ئاخرەوە ئێستا یەکسەر نووسیم زۆرش باشە. لای خۆم ئێستا مەسەڵ نهایەتە جوانە، من وەکەوە پێشانی بم کە چۆن بڵێن عەرەب تا ئێستا بە کۆمەڵێک شێوە ئەوانەڵێن ئەڵێن سەلاحەدین عەرەبە لە فیلمەکانیانە لە کۆمە کاک سۆرانی حەمەڕەشەوانە ڕوونەکاتەوە مەسەلەن تورکەڵێ ئێمە شۆکو کوردێک حەقمان ئەگەر بەیانی فیلمێکی سەلاحەدین بکەینێکێ بیکات بێت ئەم ئاوا بڵێ ئەم حەقەتە بڵێ کە وەکو شوناس کە ئێمەی کورد چین و سەلاحەدینیش ئەوەتانێ لە خوێنی هایەتی بە خوێنی گەشتۆتەوە کە ئەو شتۆ دیل ناکوژێ. بەڵام ئیتر ئەمە قسەیەک بوو. بابێمە سەرەوەی تابانخان پرسیارێکیە تابان یاسین ئەڵێ ببورم من دوای 20 دقەی یەکەمی بەرنامەکە هاتم پرسیار ئایا پیچین کەیتر بۆی هەیە پێشکەشی بکات بەرهەمهێنەر دەرهێنەر کاستین و لە چ قۆناغێکە ئەکرێت و تاکەی بەردەوامە بێت و تا دوای نمایشی فیلمەکە ئەکرێت هەر پێشکەش بکرێت بۆ پرۆمۆتکردنی زیاتری فیلمەکە. ئەمە من پێش ئەوەی تۆ وەڵام بیتەوە کاکە ئالانەمێ وەڵامێ بەمەوە دەگەمە دەی ئەمە لە سەرەتای فیلمەکە لە سەرەتای وانەکە باس کرا آخرنا ئەو فەقیراڵێ درەنگ هات بۆیە ئەیشی زیاتر سیناریێستە بۆی سیناریۆکەی بنووسێ یاخۆ کەسەی کە دەرهێنەرەکە دەرهێنەرە بەڵام کەمپەنی بەرهەمهێنەر نایکات. کاستینیش ئەسڵەن پیچین بۆ کاستینە و بۆ کەمپەنی بەرهەمهێنەرە و بۆ ستۆدیۆیە و بۆ ئەو کەمپەنیانەیە کە فیلمەکان بڵاوەکەنەوە. فەرموو کاکالە. زۆر سپاس. من تاکیدم دووبارەیەکەم وەگە تابانخان وەلەوە تا خۆی نووسێتی ئەگەرەکو سەرەتا 20 دقە گوێی لە ئەم بەرنامە بۆ وایە بڵێن ئەم بوارە بە تاکیدە پرسیارەی نەکرد لەبەرەوەی کە سەرەتا دەستمان پێ کرد باسم لەوە کرد پیچین چیە و پیچین چۆنەوە پیچین کێ ئەیکاو چۆن ئەکرێ جا بۆیە بە تاکید تابانخان باشترین وەڵامەوەیە ماوەیەتر بە تاکید سەرکەوتەی خاتە سەر فیلم سازان و ئەوانە ئەگەر گوێ لەو دقەی لە 20 دقەی یەکەم بینی بە تەواوی وەڵامەکانت دەستەکەوێت. بەڵام هەر بە کورتی فیلم پیچین کە ئێمە بەدەستمان و باسمان کرد بریتە لەوەی کە هەر کەسێ لە دنیای هەر کەسێک بیرۆکەیەکی هەبێ بەڵام بیرۆکەکە بۆ فیلم بشێ نەکات بیرۆکەیەکی نۆرمال بێ بیرۆکەیەکی هەبێ بۆ فیلم بشێ بۆی هەیە بیرۆکەکە بفرۆشێت و باسی بکات. ئەمە واتە هەر کەسێ نەکەسێ. دووەمیش بیرۆکەکە واتە پێش سیناریۆ پێش هەموو کەسێ ئەمە بیرۆکە کە بیرۆکە معقولەکە وەرگیرا ئەم جارە ئەکرێتە سیناریۆ ئەمجا بەرەو بەرهەمهێنانە ڕاتەوە ئەوانە نەک لە دواییاکە هەموو شتێ بفرۆشتێ بە کورتی پوختی نەک تابانخان کە خۆی دەستێکی باشی هەیە و ئینگلیزیش باشە زانێ و هەروەها خەریکی هونەرەکەیە ئەستەم کەسی ئەگەرەکە و هونەردۆسیش نەبێ. بۆ نمونەکە یەکەم جار دەستم کرد بە باسەکەوتم پیچین بیرۆکە فرۆشتن پێش سینەما ئەستەنەر هەبووە یەک دوو نمونەکە یەکسیەوانم باس کرد بۆ نمونە جا هەموو کەسێ بۆی هەیە بڵێ فیلم پیچین بکات و بیرۆکە فیلم بفرۆشێ. بەڵێ وابزانم متر پرسیار نەما هەر کاک سەروەر سۆفیەڵێ جوانترین فیلم بۆ گۆڕانکاری کاریگەر لە کۆتایی فیلمە ئەمریکان فیکشن. فەرموو کاک ئالانجان تۆ گەر ئینێکتەیە جوانترین فیلم بۆ گۆڕانکاری کاریگەر لە کۆتایی فیلمە ئەمریکان فیکشن. جوانە ئەوەی ئێستا دەستی خۆش بێکاکسەرەوەی ئێستا گەر بیخەین بۆ نمونە ئەگەر تۆ پرسیارێکی وەکو پێشەشکارەکان بڵیت کایە چەند کەستە ئۆنلاینە هەر یەکە و نهایەتی فیلمێکمان پێ بڵێ کەس چەند جوان و سەرنج ڕاکێش بووە بە تاکید هەر یەکە و کەس و شتێکەڵێ بۆ نمونە هەر یەک و کەسێ شتێکەڵێ بۆ نمونە ئەگەر پرسیار لە من بکەین من ئەڵێم فیلمی سیکاریۆ فیلمێکە ئەوە نەعەزیمە حەزەکەم دەدانە سەعات مەجاڵم بەی چی لەسەر بکەم بێژگە لە نهایەتەکەی فیلمی سیکاریۆش ئەوەن جارێ هەر ناوەکەی ئینگلیزی نییە سیکاریۆ وابزان مەکسیکیە دوو بەشیشە بەڵام ئەگەر هەر کەسێکۆی تر نهایەتێکی بەدڵە بە هەر حاڵ پرسیارێک نییە تاوەکو وەڵامی بینەوە بەڵام بۆ چوونەکەی زەڕاستەکە ئەمریکان فیکشن هەر زۆر جوانیشە. کاک ئاسۆی ژیان دۆست بۆ بزان پێشنیارێکی بۆ بەڕێزدانەیە بۆ فیلمەکەی
بەڕێستان وابزانم ئەویانە ئەڵێ بینێرە بۆ لەندەن فیلم فستیڤاڵ تا 18 فیلم وەرەگیرێت تر نازانم مەبەستی لەمەی تەیمورە مەبەستی کام فیلم بوو نازانم ئەمجا نازانم مەبەستی کام فیلم فستیڤاڵە فیلم فستیڤاڵی کوردی یان مەبەستی کام فستیڤاڵە فیلم فستیڤاڵ زۆرە ئەوە دۆژا من و کاگاسەوە بزانم پەیوەندیمان هەیە لە فەیسبوک ئەگەر گوێی حتمما ئێستا گوێی لێمە دۆجا پێم بڵێ بزانم مەبەستی کام فستیڤاڵە ئەگەر فیلم فستیڤاڵی کوردی لەندەنە ئەوە بەسەر چاوە ئەینێرم و یەکی شەبینین و بۆنە بە تاکید لینا خان بۆ ئەمە مینێکی جوانە ئەڵێ و کەسانی زمانگرتن و کێشەی قسەکردنیانێ چۆن پیچی نەکەن ئەمەیان شتێکی معقولە بەڵام شتێکی نییە تەنانەت لە هەر کەسیان پرسیارە بکرێت تا ڕادێ وەڵامێکی بهاتەوە قسەکەی جوانە بۆ نمونە ئەگەر کەسێک خۆی بۆچی ئەڵێن کەم ئەندام لە هەر بوارێکا کەسێک ئیترە بۆ نمونە ئەگەر کەسێک زمانی قورسێ بۆ قسەکردن بە تاکید ئەو کەسە ئللا بێ بیر لە بەشی دووەم بکاتەوە ئەوش بە نووسین فیلمەکە پیچین بکە ئەگینا زۆر حساسە لە ماوەی دەقەیەکە وەکو باسمان کرد ئەو هەوو ئامانجە پێکی کەواتە ئەو کەسە کەەوە باسیەکە ئللا بێ بە نووسینەکە فیلم پیچین بکە بەڵام شتێکی کەشەیە کاکە ئالانگجان ئەو کەسانی کە زمانیان نەگیرێ سەر زمانیان نەگرێ وشە جوان نادرکێنن زۆربەیان ئەوەی کە من ئاگام لێبێ نازام هەر هەمویانە یان بەس زۆریانم ئاگا لێ بووە کە شت ئەنووسنەوە ئەی خوێندنەوە کێشەیان نییە کێشەیان لەو کاتەیە بارەکە بارێکی دەرونیە لەو کاتەیە کە قسە ئەکەن وەڵامەدەنەوە یەکسەر لەگەڵ وەڵامدانەوە لە ڕووی دەرونیەوە تووشی ئەو زمانگرت نابن ئەمە وا بزانم وایە من زۆر دڵنیانیم چونکە کەسێکی بواری دەروونزان نیم و ئەینیش نیم وەکو بەڕێزشتان وتان ئەتوانێ بیکا بە نووسین بۆ نمونە ئێمە خالد دلێرمانە بووە سرودی وتووە خالد دلێر لە کاتی قسەکردنی احتیاجی زمانی گرتووە بەڵێ ئەگەر جارێ باێمە ئەو کەسی کە منداڵ کە باسم کردمە بەستەوە نییە بەتەواوی لە دنیای هونەر و ئەوانە جا بکرێتەوە نەخێر لەبیرتە تۆزێ پێش ئێستا باسی ئەکوایت پلیسم کرد وتم ئەو دکە یەکەم بە درێژی باسی بەرەمێنانی کەوتم لە پیچین وەرگیرە ئەمجارە لەبیرتە وتم جوانی ئەو فیلمە سەرکەوتنی ئەو فیلمە لەو کچە بوو کچە 14 ساڵەکە ملسن هەر لە ئەسڵا بۆ خۆی کە ڕوولاڵە بەڵام بۆیە دەرهێنەرە زیرەکە کە ئەوی هەڵبژار بۆ ئەوی جوانی فیلمەکە بە واقعیان جاوە کچە تا ئێستا دراما و فیلمی تریشی هەیە و نە ئەژنەفێ نەبیسی و بۆ خۆی دەوڵەمەنیش بۆ لە ئەمریکا دێت لەوەش ئەگەر کوسێتێک بکەی زۆرێک لە دەرهێنەر دەرانە بەخەت بەتابەت سکریپ ڕایتەر و ئەمانەمان هەیە کە ڕوولاڵن و بەڵام زۆر بلیمەتن و زیرەکەن خەڵکەیە ناومێدا مەبەستم هەردوو چاوی نابینیە لە بینینە ئەوە نەبلیمەتە لە بواری لە بوارەکانە بۆ خۆی هونەرمەندە ئەم جاوەرە کەیترەوە زەحمەتی نشت لەو جۆرە زۆرە لەو زۆرە زەرە کاک ئالانگجان وا بزانم بۆ تۆ زۆر درەنگەکات زۆر سپاس بۆ تۆ بڵێ ئەوەکەمی نازام لە کۆتایی ئەگەر شتێکت هەیە برادران پرسیاریان هەیە شتیان هەیە بەس پرسیار نیە زیاتر ڕوونکردنەوەیە شت وتنە مەسەلەن لەسەر فیلمەکان من ئەتوانم بەسدایان بنێم بەڵام ئەگەر تۆ بۆ چوونی خۆت هەیە شتت هەیە بۆ دوایینی بەر کۆتایی بەرنامەکە لە خزمەتان فەرموو بەڵێ زۆر سپاسی تۆ ئەەکەم وەکو واجب کە نامەوە کە خۆت ێستا گوێت لێمانە هەموو برادرانی شەوشایەتیە دەم کە ئیتر چەند ساڵە یەکێکە لە فیلم نەتۆرکەکان باشترینە ئەمە جگەلەوەی کە تۆ بەبێ هیچ بەرامبەرێ ئەو هەموو کاتەوە ئەو چەند ساڵە تەرخان کردو و خۆشبەختانە ڕۆژ بە ڕۆژ ئەپدەیتیەکەیت و بەرەو باشترە ڕوا زۆر سپاس بۆ بەڕێزان بۆ هەموو فیلم دۆستان و فیلم سازانە هیچ شتێکم نییە بەس تەنها ئەوەی تایە ئەم بابەتەی من پێشکەشم کرد بوارێکە خەون نییە خەیاڵ نییە واقعیە ڕۆژانێکە بێ بۆ یادگاری ئەگەر ساڵی تر بێ ئەگەر ڕۆژێتر بێ ئەگەر 50 ساڵی تر بێ لە فیلم پیچینێکە لە فرسەتێکە لە پرۆدیوسەرێکە سەردانی کوردستان بکەن لە دەرەوە بیرۆکەکانمان بگاتە ببێتە فیلمێکی زۆر باش و دۆژاش ئەم قسەیە ئێمەوەکو یادگاری بمێنێتەوە بۆیە بێ هەموو کەسێ دڵی بەوە خۆش بێ کە ڕۆژێ لە ڕۆژان بیرۆکەکەی بە جوانی تەقدیمەکات و ئەیکردن و ئەبێتە فیلمێک زۆر زۆر سپاس دوبارە بەهەم لای منیش زۆر زۆر سوپاسی بەڕێستانەکەم
دەسڵ خۆش بێ بابەتێکی بەپێز بوو وە زەرور بوو پێویستە بۆ ئەمڕۆی بواری فیلمسازی کوردی ئێمە بۆی ئاگادار بین و منیش لەگەڵ کاکالانە هەمان بۆ چوونمەیە هیچ کەسێک نەڵێت من ناتوانم پیچینی فیلم بکەم هیچ کەسێک نەڵێ من ناتوانم بێئومێد نەبێت بێ هیوا نەبێت لەوەی کە بڵێ من یاداشتەکەم یانە و چیرۆکەی کە لە خەیاڵ مایە ناگاتە دنیا نەخێر ئەگات بەڵام چۆن ئەگات ئەبێ ئیشی بۆ بکەیت کۆمەڵێک بنەما هەیە منیش وانەیەکم هەیە لەسەر ئەوەی کە ئەو کەسانەی کە سەرەتانیان کە هەر ئاگیان لە بواری فیلمسازی نییە گەلێ جار چیرۆکیان لایە بیرۆکەیان لایە چۆن بیکەن بە فیلم چۆن بکرێ بە فیلم چی لێ بکەن منیش لەو وانەیە باسم کردەوەتان ئێمە ئێسای کاکالانیش بۆ هەمان ئەو کەسانەیە بەس ئەوەیە کە لەگەڵ توانیت پیچینی فیلمەکەت کورتەی فیلمەکەت بگەێنیتە جێی خۆی و جێی سەرنج بوو مەرجنیە لە کوردستان لەوەیە لە وڵاتی تریشەوە خەڵک بیکڕێ و زۆر کەس بووە لە جیهانا بووە لە وڵاتانە هەبووە یعنی ئێمانە بەنمونە هەن و گەشتونەتە هاڵیودیش گەشتونەتە ئۆسکار و کان و هەموو فێستیڤالە جیهانیەکان بێ ئومێد مەبن بەڵام ئەوەیە ئەگەر ئاشنای ڕێیەکان بن ڕێچکەکان بن کە چۆن دەست پێکەن بە دڵنیاییەوە شتی باشە بێ وەک کۆمەی کە کاکالان ئەمڕۆ ڕوونکردنەوانەیدا لە کۆتاییە من زۆر سوپاسی کاکالانەکەم زۆر سوپاسی ئێوەش هەر هەمووتانەکەم کە بەردەوام هاوکار من بەردەوام ئێوە گەرم و گوڕی بەم پێگەیە ئەدەن فیلم سازان هی خۆتانە لە خۆتانەوەی و بۆ هەمومانە شەوێکی خۆش بۆ هەموو لایەک و ڕۆژێکش خۆش بۆ کەسانی کە لە ئەو جیانن کە لای ئەوان ڕۆژە